سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانتان بە خۆشی و شادی بەڕێکرد بێت و ڕۆژووی هەموو لایەک قبول بێت. ئەم شەو من هاژە غەفور لەگەڵ هاوکارم ژیڤان بەرگە و بابەتەکانی پاشیفتان پێشکەشەکەین. بێگومان بەرگە و بابەتەکان تایبەتن بە مانگی ڕەمەزان و تەندروستی ئێوەی خۆشەویست بەو هۆی کە ژیڤان کۆرۆنا ڕەوشەکەی گۆڕیوە. هاژەوێ یە ژێڤێک هەمە بەس بجە ژڤان. ژیڤان تەمان درێژوی. سلام علیکم ورحمة الله وبركاته. ئیدی پاشیوە دوێش کوردستان 24 وێ ساعتێ پێوە خودی حەز کردێ دەست پێ کرد هەتا هێدی ئەم نزیکی ساعتە سێ بین هەتا هێدی پاشیوە خود درستکن هەر پەرستنەکەوات ئەڤروکەدا کرد خودی قبیل بکرد هەتا ڕۆژە دەوی یا ژێ مەها ڕەمەزانە پیرۆز هەر تشتێکی وە خوار بێت و وە خوار بێت صحت و عافیت بێت و بۆ بتە تەندروستیەکە باش و هین زیاتر بیرکەون ژە کۆرۆنایە. بۆ هیواین بیرمان نەچێ ئێمە لە ڕێگەی پامنێرانمان لە هەموو شار و شارۆچکەکانەوە ڕەوشی شار و شارۆچکەکانی کوردستانیشتان بۆ خێنە ڕوو بزانین ئەم ڕەمەزانە کە جیاوازە لەگەڵ ڕەمەزانانی ڕابردوو بێگومان بەهۆی ئەو ڕەوشەی کۆرۆناوە بزانین چۆن هاوڵاتیان پێشوازی لە مانگی ڕەمەزانەکەن و لە هەمان کاتیشدا ڕێنمایەکان جێبەجێەکەن. یا گرنگ جێبجێکردنەوە ڕێنمایە وەلەو ئەف یەک دوو ڕۆژم پیچەکی وڵاتی دڵگرانن بۆ نمونەش ئالیەکی vem yani hosatê gotin vayrûs hêdî hêdî nema divê rewş bê asayîkirin aliyê din jî ve dergehên mizgefta taybetî jî meha Remezana pîroza yani girtîne ji bo welatî parastî bin hindek evan mesela rastî welatî dilgiran kirîne lê her rênmayek her biryareke hikûmet derd kit rastî ji bo berjewendiya welatiyan hêvîdarîn zêdetir welatî pabend bin da ku hêdî hêdî temamî vayrûs êdî ji nav biçe çünkü ev di rojim taybetî jî hem ji Duhokê hem ji Hewlêrê hem ji Silêmaniyê dîsan حالتين كورونا هاتينا تومار كرن الهوليري جي للسليماني جي للسليماني دو حالات هبوا بلا جيفان كي كان راسيه راسيه يعني كفريه بلا يعني هندا جراجي ولاتي چنكي دلجراند بن قال جراد بيجن دياره تشتكي وصينا بس دفي خلق ترسن لام بيجيم بجدي كورونا هي راست زياده المروف خو باريزت بێگومان لەگەڵەوەشدا کە هەمیشە باز لەواکرێ تەندروستی لە هەموو شتێک گرنگترە هەم لە بەر ماڵەوە لە بەرمناڵەکان کە کەسانێک ئەگەر ڕوو بکەنە شوێنە قەرباڵغەکان دواتر مەترسیەکەی گوێزنەوە بۆ هەموو خێزانەکە و دواتریش کۆمەلگا بۆیە جێبەجێکردنیشدا یعنی مرۆڤ تەندروستیە مرۆڤ وەل پێشی هەر تشتێکی یعنی مرۆڤ پیرۆزە ناف ئیسلامەدا نە ینی پەرستن ژی دیف مرۆڤی تێت ڕاستیژی هەر هەموو ئەحکامەکانی ئیسلامیش جەخت لەواکەنەوە کە تەندروستی مرۆڤ چەند گرنگە و لەسەر و هەموو شتێکشەوە شیڤان هەر بە ئەوەش بابزانین ئەو پاکێجی ئامادە کراوە کە جیاواز لە ڕەمەزانەکانی دیکەی ئەم ساڵ لە هەرێمی کوردستان دەرگای مزگەوتەکان بەهۆی ڕێنمایەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا داخراون و وەزیری تەندروستیش سوپاسی هاوڵاتیانی کرد بۆەوەی کە پابند بوون بە ڕێنمایە خۆپارێزەکان و سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامیش وێڕای ئەوەی کە تۆش باسیکردنی گەران بوون لەو دۆخە بەڵام پێیان وایەوە گیانی هاوڵاتیان و مسلمانان بە گرنگترن ئەزان و لەوەی کە دەرگای مزگەوتەکان بکرێت. دیوان سوپاسیا وڵاتیە تایبەتیژی مسلمانە کردی ئەم ژیل vêrê سوپاسیا هێزن ئەو لە هێب گشتی تیمێن تەندروستی و هەر کەسێک و لایەنێک تایبەتیژی لە ڕێیان پێشیە شەڕە دژی ڤایرۆسێتکەن ئەم ji dil سوپاسیاواناتنی کو تایبەتیژی ئەرکێوانە بزەحمەترە یعنی پشەوێژی ئەم تێن ڕاستیژی قەرەبەڵغەیەکە زۆر هەیە هێزن ئەولەی هەمی ئەوەیەکی کارتکن ji بووی کوێ ڕەوشێ کنترۆل بکەن جهێ زەحمەتاوانە دیارە جهێ کارێوان دیارە سوپاسیاواناتکین زێدەتر ئەو ژیت پاراستی بن چونکە ئەو زێدەتریەتنەوە مەترسێدا ئیدی سەرڤێ پاکێژە هەفکارەمە هاژای ماژە پێکری ئەم دێ الهەولێری بەحەسکی کابزانین هەفکارێمە هێمنی چاوا بەحسا vê mijarê kiriye û pêk ve ka hem wezîr hem jî welatî çawa behsa Remezana ev sala cidaş Remezanên derbasbûyî serdema koronayê dikin û dîv rajî em gelmeda ne hîn jî gelmeda bin da birge û babetê evrokê paşîva duêş Remezana ev sala pêşkêşiya yala لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان لە هەرێمی کوردستان موسڵمانان نیگەرانن لە نەکردنەوەی دەرگاکانی مزگەوتەکان کە بەهۆی ڕێکار و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستیەوە وەکو زۆربەی شوێنە گشتیەکانی دیکە داخراون بەڵام وەزیری تەندروستی ڕای دەگەیەنێت هێشتا مەترسیەکانی کۆرۆنا بەردەوامە و دەبێت لە پێناو پاراستنی تەندروستی گشتی هاوڵاتیان و خودی موسڵمانانیش ڕێنماییەکان پەیڕەو بکرێن. تا ئێستا هیچ وڵاتێک بە تەواوەتی کۆنتترۆلی یەکجارەچی بۆ ئەم ڤایرۆسە نەکردووە چونکە ئەم ڤایرۆسە بوونی هەیە و ئەم ڤایرۆسە جگەلەوەی کە هاوڵاتیان توش دەکات و لە کەسێک بۆ کەسێک بەڵام لە هەمان کاتیشدا لە هەندێک وڵاتدا بەرەو تەشەنەکردن و زیادبوون و ژمارەیەکی زۆر و ڕێژەی زۆر بەرەو پێشەوە چووە بۆیە هیوادارم هاوڵاتیانی خۆشەویست مامۆستایانی ئاینی بەڕێز
و هەموو داوام دەستگاکان ئەم نەخۆشیە و ئەم تەندروستی هاوڵاتیان و بەرژەوەندی هاوڵاتی لە بەرچاو بکرن بە لە بەرچاوگرتنی ڕێنمایە تەندروستیەکان و بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان وەزارەتی ئەوقاف و یەکێتی زانایەنی ئیسلامی کوردستانیش وێڕای نیگەرانیان بەرامبەر بە بارودۆخەکە بەڵام هاوڕان کە دەبێت بۆ سەلامەتی و پاراستنی هاوڵاتیان دەرگای مزگەوتەکان هێشتا داخراو بن تا ئەو کاتەی دڵنیا دەبنەوە کە ڤایرۆسی کۆرۆنا نابێتە مەترسی بۆ نوێژ خوێنان و سەردانیکەرانی مزگەوتەکان. سەرۆکی یەکێتی زانایەنی ئاینی ئیسلامی کوردستانیش ڕای دەگەیەنێت کە موسڵمانان دەتوانن لە ماڵەکانی خۆیاندا نوێژ و عیبادەت و تەراویحی مانگی ڕەمەزان بکەن و بە نەچوونیان بۆ مزگەوتیش هیچ گوناهێکیان پێناگات. گرنگترین شت کە ئێمەش لە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناینەوە تا ئێستاش لە هەرێمی کوردستان بە کۆتان هاتووە زۆر گرنگە ئێمە التیزامی خۆمان دووپات بکەینەوە بە ڕێکار و ڕێنمایە تەندروستیەکان ڕێکار و ڕێنمایە ئەمنیەکان بۆ ئەوەی گیانمان سەلامەت بێ چونکە یەکێک لە تایبەتمەندیەکانی مانجی ڕەمەزانی پیرۆز مانجی ئارامگرتنە مانجی سەبر و تەحەمولە بۆیە پێویستە لەگەڵ بە ڕۆژوبوونمان و سەبرگرتنمان لەسەر برسێتی بوونمان سەبرشمان لەسەر ئەم ڕێنمایانە هەبێ بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە ئەم مانگە پیرۆزە بەڕێ بکەین. بۆیە زۆر گرنگە ئەو عیبادەت و خواپەرستیانی پێشووتر لە مزگەوتەکان لە ساڵانی ڕابردوو لە مانجی ڕەمەزانە ئەنجاممانەدا ئیمسال لە ماڵەوە لەگەڵ ماڵ و منداڵەکانی خۆمان ئەنجام بدەین. نوێژەکان بە بە جەماعەت بێن چ نوێژی تەراویح بێ چ قورئان خوێندن بێ چ دوعا و زیکر بێ ئەرکە هەمومان دوعا بکەین لە مانجی ڕەمەزانی پیرۆز لە ماڵەکانی خۆمان لە کاتی فتارکردن بۆ ئەوەی خوای پەروەردیگار ئەم پەتایەمان لەسەر نەمێنێت و کۆتایی پێبێ. لە هەرێمی کوردستاندا داخستنی دەرگای مزگەوتەکان لە مانگی ڕەمەزانی ئەمساڵ جیاواز لە ڕەمەزانەکانی دیکە موسڵمانانی نیگەران کردووە بەڵام هەمووانی شوێڕای نیگەرانیەکانیان تا ئێستا پابندن بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی خۆپارێزی و چاوەڕێ دەکەن کە مەترسیەکانی کۆرۆنا کۆتایی بێت و جارێکی دیکە دەرگای مزگەوتەکان بەڕووی موسڵماناندا بکرێتەوە و عیبادەت و نوێژی بە کۆمەڵی تێدا بکەن. هێمن حسێن کوردستان 24 هەولێر. بڵێ ژوان مەترسیەکانی کۆرۆنا زۆربەی مەراسیمە ئاینیەکانی شیوەستان وەکو بینیمان لە پاکێجەکەیە کە ئاداب و نەریتەکانی بە ڕۆژۆبوونیشی گۆڕانکاری تیا کردووە لە ماوەی ڕابردووشدا لە دینەکانی دیکەشا کریسیانەکان کە چەندین مەراسیمیان هەبوو و ئاینی جەژنیان هەبوو ئەوانیش بە هەمان شێوە گۆڕانکاری بەسەرا هات. یەک خاڵک بچێک ئەو دیمەنین یعنی مەدیتین بە پاکێجدا هەفکاری هەمنی دیمەنین گەلێکی جوانی ڕەمەزان و ناف مزگەفتین ساڵی دەربازبووی بیانێ ئەو دیمەن گەلێک جوانن نوکە مزگەفت وەکی خاڵی بچەکی دلێ مرۆڤی تێشت لێ هەمی تشتێک ژووی پاراستنا وڵاتیانێ پێڤیەوەیەکێ ئەو دیمەند ئەفساڵەدا بەریەک و ڕەمەزان تەمام بە دیسە دووبارە بن و مزگەفت و بازار و هەر جهەک لێ هەولێری و کوردستانی گشتیژی جیهانێ پڕ بە ژیانێ و ژیانەکە پاکوش و تەندروست و جوان بۆ هیواین بێگومان تێ ئەپەڕێت و هەموو ئەو دابوونەریتانە وەکو خۆی جێبەجێ ئەکرێتەوە و مزگەوتەکانیش پڕە بێتەوە لە مسلمانان و حەسکە تو ڕێنما بێنە جێبجێکردنەوە بە دڵنیاییەوە. ئێمە هەر لەبەرەوە باسی ئادابوونەریتەکانی بە ڕۆژوبوونەکەین بۆ زانیاری زیاتر لەسەر و بابەتەوە گفتوگۆکردن و قسەکردن لەسەر ئەو بابەتە میوانداری بەڕێز دکتۆر مەولود گۆران مامۆستای ئاینی و مامۆستای زانکۆمان کردووە لەگەڵمانە سڵاو لەبێ دکتۆر بەخێر هاتی. دکتۆر تگەلە بخێراتی ڕەمەزان تە پیرۆز بێت ڕۆژی و نوێژ و تاعەت هەمی قبول بن و هەر تشتێکی وا خۆری و خۆری سەحەت و عافیەت بتابلکەن ڕەمەزان دەست پێ کردی ما بحثی آداب و نەریتە تایبەتیژی ناف مسلمانەدا و دینی ئیسلامێ گشتی دوو چافکانیên سەرەکەیان هەیە بووی وەرگرتنا زانیاریان تەمام لەسەر دینê me ئیسلامê şirîn ew jî hem Qur'ana pîroze hem jî fermûdeyên pêxemberî nesalabet xudê ser bin. Van her du çavkaniyê serekî da çawa behsê adab û nerîtê hatiye kirin ji ayetê Qur'anê du fra jî fermûda da ku em temamî bizanîn ka çawa Remezaneka temam rêkopêk xêreke temam em wergirîn dîfan hedîsa ka çawa hatiye behezkirin dîf ayetê Qur'ana pîroz. Bi navê Xwedayê gewre û mîhreban destxweşîtan lê dikim spastan dikin. Bo boneyewe pîrozbayî li hemû alemî îslamî dikin ke em mange pîroza bixêr û bereket înşallah kotayî pê bêt. Heriwa pîrozbayî lem millet û niştîmanî xwamanî Kurd û Kurdistan dikin li her serparçeya. Xway gewre înşallah dêkate bereket bo rizgar bîn li hemû nehamet û nexweşî û nixweşiyek.
بحقيقة ڕەمەزان کە دێتەوە ئێمە لای ئێمەی مسلمانان گرنگیش تایبەتی خۆی هەیە چونکە لای ئێمە شاهی مانگانە گەورەترین و بەڕێزترین مانگە لە چاو هەر 12 مانگەکان لای ئێمە وەکو ئیمامی غەزالی دەڵێت مانگی ڕەمەزان وەکو یوسف وایە لە چاو 11 براکەی تری چونکە ئەوان 12 برا بوونە یوسف هەم لە ڕووی جەستەییەوە دیارە زۆر جوان و قەشنگ بووە مانگی ڕەمەزانیش پێویستی بە جوانکاری و قەشەنگی هەیە هەروەها یوسف لەبەر ئەوەی پێغەمبەریش بووە حاڵەتی دەرونیەکە و ناخیەکەشی کە زانیاری و زانستێکی گەورەی هەبووە بۆیە ئێمە کە دەمانوێت باسی دابوو نەریت و ئاداب و ڕەوشتەکانی مانگی ڕەمەزان بکەین بۆیە لە هەردوو تەوەرە باز دەکەین ینی هەم لە ڕووی دەرەچیەوە هەم لە ڕووی ناوە و ناخەوەشەوە لە ڕووی دەرەچیەوە ئەوەی زۆر گرنگە مسلمانان لە مانگی ڕەمەزانە پێوەی پابند بن ئەوەیە بەڕاستی جارێک پێش هەموو شتێک ئەو هەستە دەرببڕێتن کە مانگێک هاتووە لەلایەن خودداوە هەڵبژێراوە چونکە لە قورئان و لە حەدیثە زۆر پانتایەکی گەورەی هەیە تاکە مانگە لە قورئان باس کراوە شهر رمضان الذي أنزل فيه القرآن تاکە مانگە يعني نۆڤێتچە هەیڤێت دیت نەهاتووە بەس ڕەمەزان هاتووە بۆیە ئێمەش کە پەیامەکەمان قورئانە هەر ناوێک یان هەر بابەتێک لە قورئانە باس کراوە بۆیە بە دەرەجەیەک دەبی گرنگی پێ بدرێتن کە ئەو مانگە ئەو هەیوە لە قورئانە باس کراوە بۆیە ئەمە زۆر دەبی مسلمانان گرنگی پێ بدەن لەلایەکی تریشەوە گرنگیەکەی ئەو مانگەش بەو پەیامەیە کە لە ناویدا بەزیوە کە قورئانە ینی خودی مانگەکە گرنگیەکەی لەوەدایە کە پەیامێک هاتووە ئەو پەیامە دەڵالە لەسەر ئاشتی دەکات لەسەر برایەتی دەکات لەسەر پێکەوە ژیان دەکات لەسەر خۆشی دەکات لەسەر جوانی دەکات لەسەر گەورەی مرۆڤ دەکات مرۆڤ مقدس و بەڕێزە لەو ڕوانگەیەوە کاتی مانگەکە دێتن بۆیە دەبی خۆمان ئارایشگا بکەین بەو مانگە ئارایشگایەکی تایبەتی دەکرێت لەسەر و سیما قسەی لەسەر بکەین دەکرێت لە زمان قسەی لەسەر بکەین لە گوێ قسەی لەسەر بکەین لە چاو قسەی لەسەر بکەین لە هەموو جەستەی مرۆڤە لەو مانگە دەبی قسەی لەسەر بکرێتن ئەو زاهیریەی کە ئەمە قسەی لەسەر دەکەین لە مانگی ڕەمەزان وەکو ئاداب پاشیو دێتن کە پێشتر نەبووە بۆیە ئەمە مەراسیمێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هانی داوین هەمومان هەستێنەوە لەو کاتە ئەگەر بە قوم و ئاویش بخۆی ئەنی هەندێک هەمانە حەزی لێ نییە نان بخوا طبیعەتی وایە دەتوانی تحمل کات نان نەخوا بەڵام هانی داوین هەستین لەو کاتە ئەگەر یەک گلازە ئاوە ئەگەر یەک لوقمێکە ئەگەر یەک پاروە نانە شتێ بخۆ هەستەوە ئەمە یەکێکە لەو دابوونەریتانی لە مانگی ڕەمەزانە هێوارەکەی کە بانگیدا لەو کاتەیە کە بانگ دەفەرمێت و هەمومان خۆمان حاضر کردو بۆ ئەوەی شتێ بخۆین هەوڵ بدرێتن لەو کاتەش ئەوانە وەکو دابوونەری تێکمایتەوە حەزمان لێ نییە تێک بچیتن بە هەر بەردەوام بیتن لەوانەی کە ظاهیریان دیسانی لەو دابوونەریتانە نوێژەکان لە کاتی خۆیان دوعای زۆر جیاوازی نێوان مانگی ڕەمەزان و مانگەکانی تر دەبیت لە پەرستش و لە ئەخلاق و لە زمانی شابێتە دی چونکە پێغەمبەری خوا دەفەرمی صلی الله عليه وسلم إذا صمت فليصم معك سمعك وبصرك ولسانك کاتی بە ڕۆژوو دەبی بە چاوتیش بە ڕۆژوو بیت گوێتیش بە ڕۆژوو بیت زمانتیش بە ڕۆژوو بیت و دەفەرمێ لە حەدیثێکترە ولا تجعل يوم صومك كيوم فطرك ئەو ڕۆژەی کە بە ڕۆژووی وەکو ڕۆژی بێ ڕۆژوو نەبە کەواتە جیاوازی بخە نێوان هەردوو حاڵەتەکە حاڵەتی بە ڕۆژووبوون و حاڵەتی بێ ڕۆژووبوون ئەویشت بەوە دەکرێتن کە ئێمە کە دەڵێن بە ڕۆژووین کەواتە ئێمە هاتوویتنە حاڵەتێکی تری دەرونی حاڵەتێکی تری ئینسانی گەورەتر کەواتە دکتۆر لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ یاخود دووچاری مەترسیە بێتەوە بۆ نمونەوە دابوونەریتانی کە باسیەکەیت هەم لە پاشێوکردن لە ئێواران نان خواردن بەڵام هەندێک کەس ئەمە بۆ هەموو کەس قبول کراوە یاخود کەسانێک کە مەترسیان لەسەر بێ نا کێشەنی ئەم دابوونەریتەوە خۆی جێبەجێ نەکات ئەمانە وەکو دەڵێن دابوونەریت ئێمە ئەگەر شارەزاییمان هەبیتن لە فکری ئیسلامی دابش کراوە بەسەر واجب و سنت ئەمانە کە دەڵێن دابوونەریتە هەمووی ئادابە یعنی کەسێک جێبەجێنەکە هیچ گوناحی ناگاتێ هیچی کێشەشی بۆ دروست نابیتن بەڵام ئەم بەخۆم زۆر جاران دەڵێمە مامۆستایانی ئاینیش و دەڵێنە کەسانێکە کە التیزاماتی دینی هەیە هەندێک دابوونەریت کە بوویتە دابوونەریتی کۆمەلگایەک با دەقەشی سەریحیش و گەورەشمان لەسەرین هەر چەندە ئەو بابەتە سەریحە دەقیشمان هەیە لەسەری باتێشی نەدەین باتێشی نەدەین بەردەوام بین لەسەری چکە ئەو دابوونەریتە بوویتە ڕەمزێک بۆ ئەم نەتەوەیە یان بۆ ئەم چینە یان بۆ ئەم کۆمەڵای با بەردەوام بمینێتن وەکو نەریتە ئەگەر نە کەسێک پابەند نابی پێوە هیچ گوناحی ناگاتێ
بەڵام لە دۆخێکی نەخوازراوە بۆ نمونە ئەم دۆخەی کۆرۆناکە هێنا ئەمە نەچی مەسەر ئەوەی مەسلەی کە یەکێ لە سنەتە هەرە گەورەکانیان یەکێ لەو دیاردە گەورانە بریتێ لە نوێژی تەراویح کە ئێستا مەحرومین لێ بە حکمی ئەوەی وەبایەک تووشمان بووە کە بە ناوی ڤایرۆس کۆڤید 19 ناتوانین ئەمە خۆمان بخینە ئەو مەتەرسیە بۆ خاتری سنەتێکە یان دیاردەیەکی زۆر گرنگی ناو مانگی ڕەمەزانە کە بریتێ لە تەراویح بچین ئەوە بکەین نەخێر ناتوانین بەڵام ئەوە بەڵێ دیاردێکی زۆر گەورەیە دەکرێتن بەدیلمان بدۆزی باوە کولیژنەی فتووەوانە قسەیان لەسەر کردەوە دەکرێتن کە بەدیلەکە ئێستا ئەوەی هەرکەس لە ماڵی خۆی بکە لەگە خێزان منداڵی ئەگەر بە جەماعەت بیکە گەنا هەرکەس وەکو تاکی بیکە ڕێپێدراوە هەمان خێرجی دەگەن ئەمان خێریش و هەمان بابەتە دکتۆر هەندە تشتێت هەین بۆ نمونە ناف وڵاتێمە گشتیژیت ناف وڵاتێن مسلمانە تایبەتیژی هەندێک دابوونەری تێنە شکاندن ئەو ژی ڕێزگرتنە هەیڤە ڕەمەزانە پیرۆزە تایبەتیژی وەختی ئەم نزیکی دەما ڕۆژی شکاندنێت بین بەربانگی بۆ نمونە ئەم دێب نمونە ئینین کاچەوە ئەو کەسەت گونەهبارن ئەوان کردارا بکەن بۆ نمونە قەرەباڵغ دروست بت سەر جادەیە شوفێرێک هەرچژم بە چمێر بدانە بتە جداهی ئێدی بچتە سەر جادێ تۆڕە بت هۆڕنێکی لێ بدەت ببدە قەرەباڵغ هۆڕنێ سەروی هۆڕنێ کەسێکێدی ئاخفنەکە سەقەت بێژت ئەف کەسێت هۆسا یەکسەر تۆڕەت بن و پڕۆژی گونەه بوانە تێتە حسێبکردن ڕۆژیاوانە کێمت بت خێراوانە یانژی تشتێکی ئاسایی یا تۆڕەبینە خودێل یە تووسان ناگرێت بوو نمونە یعنی وەختێکی معەنە و خولبەر نەگرتیە جوانە ئەو دابوونەریتانەی ئێستا تۆزێکمان لێ باس کرد دابوونەریتی زاهرین زمانی عەرەبی دابوونەریتە باتنیەکە بەڵێ بەشێکی زۆر گوناحی دەگاتێ یەک لەوانە ئیخلاسە یعنی کابرا بە نیەتێکی ترس بە ڕۆژوو بووە لە بۆ خوای نییە ترۆ گوناحی دەگاتێ لەسەر ڕای ئەوەی بە ڕۆژوش بووە فەقیرەی یعنی زیجی خۆی گوشیە لە برسا و تێنە گوناحیشی دەگاتێ دەبی بۆ خوای بیتن نامی بترسێ لە خەڵکە یەکێتر لەو خاڵانە زمانە یعنی ئەگە زمان ینی زانایان کە باسییان کردووە ئەگەر یەک جوون بدرێت لە مانگی ڕەمەزانە ڕۆژەکەی بەتاڵ دەبێتەوە ڕۆژوەکە کە بەتاڵ دەبێتەوە لە ڕووی خێر و پاداش احتیمالە لە ڕووی ئەداکەی تەواوە هیچ مشکلەی نییە بەڵام هیچ خێری ناگاتێت چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة أن تدع طعامه وشرابه يعني دكتور اف نمونه سروي كسيشي تتفهم بروكه بحث كده بو نمونه بورن ليدا وقربالغ درز بي وكساكي دي تورا بيق اخفنك وسقط قد همي كاس قلنا هبارن في موقفي ده رجا وانات اكا ديف اخفناهين بيجن ديف فرمودت پیغمبري دي تشكوندن قلنا نحيا دغاتي يعني حتى روجيكي بطال دبيتو ولا روي خير وباداش ما شاء الله نحي دغاتي بالي بالفعل نابي کەسێک تووڕە بی لە مانجی ڕەمەزان وەکو باسمان کرد مادام مانجی ڕەمەزانە بەعفوان بە معنایەکی تر مادام بە ڕۆژووینە کەواتە دەبێت جیاواز بین لەگە ڕۆژەکانی تر پێشتر هەندێک گەمە و یاری هەیە هەندێک جوون هەیە لە طبیعی لە بینی دوو برادەرا دەکرێتن کە ڕێپێدراوە بەڵام لە مانجی ڕەمەزانە دەبی لە بە خاتری مانجی ڕەمەزان و کە بە ڕۆژووە نابی ئەوە بکە ئەگەر تووڕە بی و شەڕ بکە ئەسڵان پێغەمبەری خوا لە حەدیثێکترە دەفەرمێ ئەگەر کەسێک جوونی پێدای ئەگەر کەسێک قسەی پێکردی ئەتوو چ بکە فەلیەقل ئینی صائم با پێ بڵێت ئەم بە ڕۆژوومە دەزانیان لێرە قسێکی زۆر جوان دەکەن دەڵێن جوندان لە سیفەتی هیچ کەسی کەسایەتی نییە بە تایبەت کەسی مسلمان هەر نابی جوونی هەبیتن یعنی تووڕە بیت و قسەی پێ بڵێتن دکتۆر هەتا تووڕەبوونیش نەک هەر جوندانیش بگرە تووڕەبوونیش تووڕەبوون و هەڵچوون و بەتایبەت لە کاتی ئێوارانە کە باسە کرد لە بەرۆی ئەو کاتە بە تایبەت یەکەم ڕۆژ و ڕۆژەکانی سەرەتای بە هەماشەوە جوانە قسەکان ئەمە باوەکو نەسیحەتێک بی بۆ مسلمانان کە بە ڕۆژوو دەبن بە حقیقەت دەبی زۆر خۆ ڕاگر بن حتا کوخوای گەورە لە قورئانە کە دەفەرمێ پشت ببەستن دەفەرمێ پشت بە ڕۆژوو سیام ببەستن و لەگەر پشت بە سەبر ببەستن کەواتە سەبر و تەحمل و ئارامگرتن لەگە ڕۆژوو هاتووە کەچی بەداخۆ لە هەندێک مسلمانان دەبینی بە پێچەوانەوە تووڕە دەبیتن مسلمان نابی لە کاتی بە ڕۆژوو بوونە تووڕە بیان لە خێزانیان لە سەرنانیان لە منداڵەکانی چونکە هەمویان بە ڕۆژوونە کەواتە دەبی هەمومان تەحمل یەکتر بکەین بەتایبەت ئەو دیاردەی کە باست کرد هۆڕنی بۆ یەک دێت ئەوی تر هەڵدەستێتەوە چیە بۆ هۆڕن بۆ لێت دەینابیتن پێ هۆڕنی لێدای تۆ عزرەکی بۆ بێنەوە لێ قبول کە بەتایبەت لە مانجی ڕەمەزانە هەتا بکرێ سەکینە و وەقار و نەرمی بنوێنین پێم وایە یەکێکە لە دابوونەریتە هەرە گرنگەکانی هێندە تشتێت گەلێکی سادەیەت هەین ڕفتارێتمەدا لێ دینی ئیسلامێدا گەلێک مازنە چونکە ڕەنگە پرزگرێکت مازن چێ بن یعنی کە کابراایەک ڕۆژی بت سەرە هۆڕنەکەیان ئەخفنەکە ڕۆژاوی بێت تەشکاندن و ئاگاژی لێ نەبێت
ڕەنگە لە ڕۆژە قیامەتە بەرپرسیەتی ئەوەنگە لە مازم بتەگەر دەڵێن پێش ئەوەی ئیسلام ڕۆژووی خواردن و خواردنەوە فەرز کاتن ڕۆژووی زمان فەرز کراوە حتاکو مەریەمەخان کاتی مناڵەکەی دەبیتن تەمەن مناڵەکەی عیسی عەلەیهی سەلام بە موعجیزە لەدایک دەبی خوای گەورە فەرزی کرد لەسەریە بە ڕۆژوو بیت ئەو ڕۆژی نەک لە نان خواردن و ئاو خواردنەوەیە بە ڕۆژوو بیت لە زمانە هیچ قسە نەکاتن دکتور gelek reftarê diyet heyt matrsidar mehajenîn el dîv ava menûkek û tîvêt em zêde tir serpirastîn em dinûke beref hewlêrê ve çin efkarê me min Hüseyin paweke rasta xwe diyarme da bizanî kaka şawayet nav hewlêrê da nûkê çawaya taybetî jît meha Remezana pîroza ev sala da û serdemê koronayê hêmin ev demê te baş tu nava hêzê ewlehî da pişte diyarin destxoşiyê li watkîn erkêwana gelek qursa bizanî ka çawa û behsa Remezana ev salatkin silavêt me bigihîne wana bi taybet em destêt wana digivêşin çavêt wana maçêtîn ku ew divî demî da bi taybetî ji wî parastina xelkî erek dane bizanî ka keş hewa li cemtet nav hewlêrê da şeva ev şeveya Remezana pîroz û şeva duem çawa her muhim e û Remezan te pîroz bita بەڵێ لە ئێوەش پیرۆز بێ شوان ئەم کاتتان باش دیارە ڕەمەزانی ئەم ساڵی هەولێر جیاواز لە ڕەمەزانەکانی دیکە کە هەولێر بەوە ناسراوە کەشوهەوایەکی تایبەت بەخۆی هەبوو لە ڕەمەزاناندا قەرەباڵغیەک بە جۆرێک شەوان هەتاک و وەکۆڵێ بەرەبەیان خەڵک لەسەر جادە و شەقامەکانە دەگەڕان و خواردنگەکان دوکان و بازار و تەنانەت مۆڵەکانیش تا درنگانێکەر هەبوون بەڵام ئەم ڕەمەزانە بە تەواوەتی هەولێر چۆڵە ئەوەی کە ڕێی پێ بدرێ بکرێتەوە و لە دەرەوە بێت تەنها فرن و سەمونخانە و نانەوەخانەکانە نەگەڵ بەشێک لە مارکێتەکان و هاتو چۆش تەنها بۆ ئەم شوێنانە ڕێپێدرا و دوای ئەوە قەدەغەیە بە هیچ جۆرە ڕێ پێ نادرێ ئەوەی کە ئێستا لە هەولێر لە دەرەوە بێت تەنها هێزە ئەمنیەکان و ئەو لایەن و ئەو بەرپرسە و شوێنانن کە ئەرکی فەرمیان چاودێریکردن و جێبەجێکردنی ئەو ڕێنمای و ڕێکارانن کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆپارێزی لە کۆرۆنا دەری کردووە قایمقامی قەزای ناوەندی هەولێر و هێزەکانی پۆلیسی شارەوانی و ئاسایش زێرەوانی ئەمانە ئێستا لە ئەرکدان من سەبارەت بە ڕێنمایی و ڕێکارەکان و چاودێریکردنی بازار و شوێنەکان بە شێوەیەکی گشتی لە هەولێردا لەگەڵ بەڕێز نەبەز عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر گفتوگۆکەم کاک نەبەس ڕێکار و ڕێنمایەکانی ئەم ساڵی هەولێر چییە بۆ مانکە ڕەمەزان ئێوە چۆن چاودێرە بن بەسەر جێبەجێکردنی ئەو ڕێکار و ڕێنمایانە کە حکوومەت دەری کردووە مانجی ڕەمەزان لە خەڵکی کوردستان بەگشتی و لە خەڵک شاری هەولێر پیرۆز دەکەین هیوادارین ئەو مانگە ببتە مای خێر و بەرەکەت بۆ هاوڵاتیان بۆ مسلمانان بەگشتی طبعاً خۆتان دەزانن هەموو ساڵ لە مانجی ڕەمەزان با بڵێن بۆنەیەکی کە گرینگە لەلایەن مسلمانان ڕێو شوێنی خۆی هەیە کەلتوری شاری هەولێریش جیا لە کەلتورەکانی تر خۆتان دەتان بینیت لە ساڵانی ڕابردوو کە جیاوازی لە نێوان ڕۆژ و شەو چیا بە ڕۆژ خەڵک لە ماڵەوە بووە بەڕاستی بەڵام لە شەو تاکو بەرەبەیان وەکو خۆت باست کرد کە خەڵکەکی زۆر بە هەزاران خەڵک لە ناو بازارەکان بوون لە ناو شقامەکان لەسەر شقامەکان بوون ئێستا لە ناو سەنتەری شارین خۆت دەبینی هیچ جم و جۆڵێکی تێدانیا ئەو کەشەی کە ئەم ساڵ دەیبینین کەس نەیبینی وە پێشتر ئەوەش بەهۆی ئەو ڤایرۆسەیەکە ئەو کێشەیە بەرۆکی هەموو جیهانی گرتوتەوە نەک هەولێر طبعاً لە وەزارەتی ناوخۆی دوێنێ بڕیاری قەدەغەکردنی هاتچۆی درێژ کردەوە تاکو سەری مانگ تاکو یەکی پێنج وەڵام ئێمە لە ژووری ئۆپراسیۆن ئاسانکاری تەواومان کرد بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی لەبەرەوەی خۆتان دەزانن باری دارایی هاوڵاتیانیش قڕز بووە نات يعني بەڕادەیەکەوە احتیمالە نەتوانێت زیاتر تحمل بکرێتن بۆ ئێمە هەردەم هەوڵماندایە کەمە ئاسانکاری تەواو بکەین بۆ بە تایبەت چینی کاسبکار وەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە ڕێنماییەکانی حکوومەت بە تایبەت وەزارەتی تەندروستی جێبەجێ بکرێت بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ وەکو خۆی جێبەجێ بکرێتن سەبارەت بە قەدەغەکردنی هاتچۆ سەبارەت بەو شوێنانەی کە ڕێگە پێدراو نینە ئێمە ڕاگەیەندراوە دوونێ لە ژووری ئۆپراسیۆن بڵاو کراوە جیاوازیەکەیە لە نێوان بازنەی شەقامی بازنەی سیمەتری لەگەڵ شوێنەکانی تری هەولێر سەبارەت بە سەنتەری شار لەبەر ئەوەی تایبەتمەندی خۆی هەیە لەبەر ئەوەی خەڵکانێکی زۆر ڕووی تێدەکاتن چ بە ڕۆژ چ بە شەو شەرنیە بۆ دابینکردنی پێداویستی خۆی احتیمالە بۆ سەردانیکردن لەبەرەوەی ئەو تایبەتمەندیەماندایە
تاکو یەکی پێنجیش جارێ بڕیارەکە وایە لەبەر ئەوەی هەموو بڕیارەکان دوای ڕاوێژ لەگەڵ لایەنی تەندروستی بڕیاری لەسەر دەدرێ ئایا واقعی تەندروستی ئەو کات چۆنە بڕیار درا لە 6 ئێوارەوە کە خۆی لە ئەسڵدا تا 12 بەرەبەیان قەدەغەکردنی هاتچۆیە بەڵام ناو بازاری گەورەی هەولێر تاکو 6 بەرەبەیان لەبەر ئەوەی خۆتان دەتانبینی بە دەیان ڕێستۆرانتە بوو لە ساڵانی ڕابردووکەوە ئەو خواردنانەی کە هەولێر پێی مەشهورە خواردنی ئەو جۆرە باڵندانەی کە لە مانجی ڕەمەزان وەکو کەلتورێکی لێهات بوو گردبوونەوەیەکی زۆری لێ ڕوودەدا ئێمە ئەوەمان زانی بۆیە ئەو بڕیارە درا کەوا ناو بازار بەو شێوەیەدا بخرێتن ئێستاش ئەمە بپرسم لەم یەک دوو ڕۆژەی مانگی ڕەمەزانەوە پێدەنێنێ دووەم ڕۆژی مانگی ڕەمەزانەوە خەڵک تا چەند پابندە بەو ڕێنمایانەی کە لەلایەن ئێوە دەرکراوە یاخود لەلایەن ژووری ئۆپەراسیۆنی پارێزگای هەولێرەوە وڵای تەمانەوە لە سوپاسی خەڵک دەکەین کە تاکو ئێستا هاوکار بووینە ئەوانەی پابند بووینە حکوومەتیش لە سەرەتاوە کە ئەو کارانەی ئەو بڕیارانەی دەرکرد هەموو بڕیاری دروست بوون کەوا مەبەستەکەش خۆپارێزی بوو کە سەرکەوتوش بوو تاکو ئێستا ژێمە باسی لێوە دەکەین بەڵام هاوکاری هاوڵاتی زیاترە پێویستی بە هاوکاری زیاتر هەیە ئێستا ئێمە دەتوانم لێم گەیشتنە قۆناغێکی تر هاوڵاتی ئەرکەکەی قڕستر بووە گەیشتنەوە قۆناغێکەوە هاوڵاتی خۆی بپارێزیتن لەبەرەوەی ئێمە باسمان لەوە کردکەوە هەموو شوێنەکان کراوە لە ڕاگەیاندراوەکەی دوێ ئەو شوێنانێک کە ڕێگە پێدراونینە ئەوان باسکراوە ناوی وەکو چایخانەکان کافتریاکان مەلەوانگە هۆڵەکانی وەرزشکردن هۆڵی ژنگواستنەوە هەموو هۆڵەکانی بۆنە ئاینیەکان بۆنەکانی کۆمەڵایەتی یانەکانی شەوانە بارەکان ئەو شوێنان هەیە ڕێستۆرانتەکانیش چێشخانەکان نابی دانیشتنی تێدا هەبی نابی کورسی هەبیتن بۆیە ئێستا کە ئەو شوێنانە کراوەتەوە ئەو ئاسانکاریانە بۆ هاوڵاتی کراوەتەوە هەروەها تاکسیش ڕێگای پێدراوەکە بە شێوەی تاکو جۆت کار بکە بۆیە هاوڵاتی ئەرچی قڕستر دەبی خۆی بپارێزی هاوکاربی لەگەڵ حکوومەتی هەرێم ئەو ڕێکارانەی گرتوودە بەردەوامیش دەبیتن هەموو ئامانجشمان ئەوەیەکەوە بە کەمترین زەرەر لەو بارودۆخە دەرباز بین دەستان خۆش و سەرکەوتم کاگە بەس زۆر سپاس شوان وەکوێویژ ئاماژەی پێدایانی لەگەڵ ئەوەی کە هێز ئەمنیەکان و لایەنەکانی دیکە تیمەکانی تەندروستی ئاسایش زێرەڤانی هەمووان لە ئەرگدان بۆ ئەوەی کە کوردستان بە سەلامەتی لەم بارودۆخە دەربچێت بەڵام کوردوتنی چەپڵە بە دەستێک لێ نادرێت دەبێ هاوڵاتیانیش هاوکات ئەو ئامادەیان تێدا بێت کە پابندی ڕێنماییەکان بن ئێستا کە ئێمە لەم بارودۆخیان نمونەیەک بارانیش دەبارێت بەڵام ئاسایش و هێز ئەمنیەکان بە شێوەیەکی گشتی هەمویان لە ئەرگدان بۆیە هاوڵاتیانیش دەبێ ئەویان لە بەرچاو بێت کە ئەم ماندووبوونەی هێز ئەمنیەکان و پێشمەرگە و سەرجەم لایەنەکانی تریش بە فیڕۆ نەڕوا بۆ پاراستنی ژیانی خۆیان و خەڵکیش بە شێوەیەکی گشتی پابندی ڕێنمایەکان بن بە تایبەت دوای ئەوەی کە وەزارەتی تەندروستی چەند حاڵەتێکی نوێی بەداخەوە بە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەولێر و دۆهۆک و سلەیمانی ئەم شەو ڕاگەیاند. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان هێمن حسێن سپاس بۆ تۆ و بۆ تەواوی ئەو برایانەی ئاسایش و پۆلیس کە هەمیشە ماندوونە ناسانە لە ئەرگدا بوون زۆر سپاس ئەو بارانتێجی بارانە خێر و بەرەکەتی بتیشڵە بەلکی ئەف هەیڤ ڕەمەزانێژی بەریاکو ببتە گەرمۆ ئەم هینی فێنێکی دەڕواسکی بە فێنکی باشترە تمام دکتۆر ئەم دیسا وەگەرنەوە سەروان هەندێک تەسەڕفاتێت هەین مرۆڤی هاژنینە بەس ئەس بێمە سەریا گرنگتر باشە کابراایەکی ئەو تەسەڕفات کردبن ئاخفتنەکە سەقەت کردبێت و نزانی بێت یعنی گوناوی هەندا مازنە یعنی ئەو ڕۆژێت گرتین هەمی زەربی سفر بن یانژی تووبەکت بێژت یا خودێ من نزانیە و ئەف گونە هەل سەر مڕاب بێت یعنیش ئەڤروپێوە هەشیاری خوب ئەمە وەکو ئاداب و نەریتی مسلمانان ئەمرمان پێکراوە لە ڕۆژانە استیغفار و تەوبەی زۆر بکەین استیغفار و تەوبەی مسلمانان کە دەیکا جاری وایە نازانی بۆ چییە بۆ ئەو کەم و کورتیانەیە کە لە ژیانی ڕۆژانەمان ئێمە بە قەزدەن یان بە نەزانین کردومانە گونەحمان لەسەر نووسراوە یان بڵێن تاوانێکی گچکەمان کردووە کاتی استیغفار و تەوبەی دەکەین بۆ ئەوەیە حتا ئەگەر ئەتو سیرکەی ئەمە وشی نوێژی دەکەین لە پاش نوێژی سنەتە سێزە بڵێ ئەستەغفر الله یەخۆ نوێژ عیبادەتە بەخۆی بەڵێ خۆ گوناحی تێدا نییە بە حسابوانە ئەو استیغفارە دێوەکت ئەو نەهێتکردنی حتا گەپ ڕۆژیژی بتو نزانی بە قەسەم خەلاتکردن دێژێت یعنی تو نوێژی دەکەی ئەستەغفر الله لە دوو دەکەی خۆ ئەستەغفر الله ناوێت تو نوێژت کردی عیبادەت کردی ئەستەغفر الله بۆ تاوانە بە حساب بەڵام دەڵێن بۆ ئەوەیە کاتی تو نوێژ دەکەی لە ناو نوێژە فکرت ڕۆشتیە هەندێک غەڵەتیت کردیە نەتزانی هەندێک تەسەڕفات و حرەکات کراوە
تو ئاگات لێ نەبووە بۆچی عەرەب دەڵێ لەیسە عەلە البال تمام بەڵام دوای دەڵێ ئەستەغفر الله ئەستەغفر خوای گەورە پڕی دەکاتەوە لای دەبن ڕۆژوش بە هەمان شێوەگە قیاسکەین هەندێک تەسەڕوفاتی ڕۆژانە کە دەیکەین غەڵەتە ناڕێکە لە بۆ ڕۆژوانان نەدەبوایە ئەویان کردبە بەڵام زۆر ئەستیغفار دەکات زۆر تەوبەی دەکات خوای نەمزانی ئەگەر شتێکم کردی غەڵەتم کردی خوای گەورە ئینشاءالله والله دکتۆرەکە ئەو سەبوت هزار جا ئەستەغفر الله خودم بخۆ نزانێ مەسەلا ئەخۆف نێت سەقەتێکی مەگوتی گەلە جارە سوژدەوێ مرۆڤی دەرکەون مەسەلا بۆ سەد گەر کەتینە سەر زمانی مرۆڤیش بەرندێژی ئێکشوانە گەلە جارە تەهنی تاخف نەکش دەوێ مرۆڤی دەرکات جێش الله خودێ سەر مەحسب نەکرد و هزار جا ئەستەغفر الله دکتۆر وەختە مرۆڤ بێژێت هزار جا ئەستەغفر الله هەر یەک حسابە یەک حسێبە حسابە دکتۆر کاڵی هزار جار گەرمانە بیتن زۆر خۆش ملیارە هەر یەک حسابە گوناحی دواتری ژەگەر بکرێ سڕێتەوە تەوبە لا ئێمە تەوبە دەرگایشی زۆر گەورەیە با من فکرەیەکتر باسکەم زۆر گرنگە خوددا لە ذاتی خۆیانە هیچ نوێژی لە کەس ناوێ لە ذاتی خۆیان بۆ خۆی هیچی لە من ناوێتن نە نوێژی دەوێن ڕۆژوی دەوێنە عیبادەتی هیچی لە من ناوێت چونکە هەمومان بە ڕۆژوو بینیان ئەوەی 7 ملیاری سەرزەوی هەمووی بە ڕۆژوو بیتن میز ناگاتە خۆی هەمووش بێدین بن دوور لە مەجلیسە هیچ زەرت لە خۆی نادا کەواتە قەزیەکە ئاداب و نەریتی کۆمەڵایەتیە ئاداب و نەریتی مرۆڤە ئەمە بەڕاستی ئەگەر لە ڕووی فەلسەفەی ڕۆژوو ببوورە پرسیارەکە دوای ئەگەر لە ڕووی فەلسەفەی ڕۆژوو قسە بکەین زۆر گرنگە لە ڕووی کۆمەڵایەتیەکەیەوە خوددا لە ڕۆژووە دووشت لەسەر من حرام دەکات لە کاتێک کە ژیانی من لەسەر ئەو دووشتە ڕاوەستاوە ئەگەر ئەو دووشتە نەبی هەمومان ئێستا مردوین یەکێکیان خواردن و خواردنەوەیە کە ئینسان ژیانی قائیمە بەو دوانە یەکێکیانە عملیەی سەرجەیە کە ئینسان بە ڕۆژوو نابی عملیەی سەرجێ و جیماع و نیکاح و خێزانداری بکرێتن بۆ ئەمە حرامە لەسەر ڕۆژوو گران کەچی ئەمن بەخۆم ئەتوو هەمومان بەو دوانە هاتووینە دنیا و بۆ دوانش دەژین یعنی ئەگەر عملیەکی سەرجەی دایک و باوک نەبایە کە بۆ خۆشی و لەزەتی خۆیانە بەڵام من لە دایک بوومە لە نەتیجەیە ئەگەر ئەوە نەمینێت ئێستا بۆ نمونەگە کەس مێردینەکە و کەسی ژنی نینی 50 ساڵی تر کەس ماوە لەسەر زەوی یان 100 ساڵی تر کەس نەماوە کەچی خوددا ئەو دوانە لەسەر ڕۆژ و حرام دەکاتن ئەمە گرنگیەکی دکتۆر هەر سەروێ مەسەلەیە بۆ نمونە کەسێک دێ هەبێت دەبێژێت تەیڤ ڕەمەزانە پیرۆزدا سەرجێ ناکەم گەل خێزانە خۆ شەوێ یعنی دەماک و حەلال بێت زانم دەبێت ئەس ڤیدەمیژی ناکەم ئەزێ هەر گرێدانە خۆ خودێڤەکەم و تەمام ئەزێ قورئانێ خینم یانژی شەڤ نوێژەکەم ئەڤە تەسیرێکی لە ڕۆژیاویت کرد گونەهبارە یانژی تشتێکی ئاساییە ئەمە نەچمە سەر مەسەلەی خێزانەوە بزانم دەشتە سەرەوە بابەتە بەڵام لە ڕووی چارچێوەی خێزانی لە بۆ مەسەلەی ڕۆژوو دەبی بە اتیفاق بی یعنی ئەگە خێزانەکە ژن بیتن بڵێتە پیاوەکەی کاکە ئەو مانگەی ئەمن ڕیارم داوە بەس عیبادەت بکەم نایمە لای تو ئەگە پیاوەکەی ڕازی بوو ینی اتیفاق ڕێکەفتەدی چونکەمانە هەردووچیان هی یەکترن هن لباس لكم وانتم لباس لهم هەردووچیان جلوبەرجی یەکترن ناکرێ بەبێ بڵێن وەڵا تاگلایانە بڕیار لەسەر بدرێتن نەخێر ئەگەر ژنەکە ڕازی نەبوو پیاوەکە دەبیت حەقی ژنەکەی بداتن ئەگەر پیاوەکە ڕازی بوو ژنەکە دەتوانیتن بۆ خۆی بچی عیبادەت بکە بە هەردووشیان بە هەم هەردوو لاوە دکتۆر ئەبینین زۆر کەس جگە لەو عیبادەتانەی کە ئەکرێ نوێژە و ئەستەغفیر اللهە زۆر جار بە تەسبیح یاخود بە لەڕێی ساعاتێکی ئەلکترۆنیەوەیە کە ئیبژێرن چەند ئەستەغفیر اللهەکەن جگە لەمانە ئەبێ کەسانی ڕۆژوان یاخود مسلمان چۆن مامەڵە بکات ینی مامەڵەیەکی چۆن بکات دروست بێ هەر لە سەرەتای ڕۆژەکەیەوە تا ئێوارە تا ڕۆژۆکی تەواو قبول بێت قاعدەیەکی زۆر گرنگ هەیە هەموو شتێکە کە مرۆڤایەتی پێویستی پێبوو ئەوە عیبادەتە لای ئێمە یعنی ئەگەر لە ماڵەوە کارەبایەک و بەڕیدەیەک ئەو جە خێزان منداڵ ئەو ئەگەر مۆزەفە بچیتە سەر وەزیفەی خۆی ئەگەر کاسبکارە بچیتە سەر کاسبی خۆی بکاتن هەمووی بەوانە بۆی بە عیبادەت حساب دەکرێت کەواتە نابی ڕۆژوو کەسی ڕۆژوگور وابزانی کە بە ڕۆژووە ینی نابی هیچ بکاتن هەر لە ماڵدانیشیتن و خەریکی زکر و عیبادەت و تەسبیح و بەدەست بگریتن و ئەگەر مەجاڵی هەبوو ئەمەهانی دێن ئەوە بکە بەڵام ئەگەر ئیشی تری هەبوو هەمان ئەو ئیشە عیبادەتە بۆی چونکە ئەگەر کەم و کوڕی لە ئیشی خۆت بکەی پێچەوانی شەرعت کردووە ئەو کاتە ئەسڵەن گوناحیشی دەگاتێ یعنی کابرایەک مۆزەفە هەتا سەعات 2 دەبێت ئێستا نا ئێستامان لەبەر ئەم کەرنتینە و ئەم بابەتە هەمومان لە ماڵین بەڵام ساڵانی پێشویان ساڵانی دواتریان ئینشەڵڵا لەو مانگەشە وەکی دەڵێ فەرەجێک دێت و کۆتایی بەم بابەتە دێت ئەگەر من مۆزەفم هەتا سەعات 2 دەبی ئیشی خۆم بە تەواوی بکەم ئەگەر کەم و کورتی لە ئیشی خۆم بکەم لەو چەند سەعاتێک کە دەوامم هەیە بەڕاستی گوناحی دەگاتێ
بە ناوی ئەوەی بە ڕۆژووە ئیمال دەچی یان ساعتێک تاخیر دەچی یان ساعتێک زودیتەوە حەقمان لەوە نییە کە بڕیاری حکوومەتە دەرێ مانجی ڕەمەزانان ساعتێکمتر دەوام بکەن یان زووتر بڕۆنەوە یعنی هەر کارێک سەرفەرز بت vê karê خوب کت lê zêdetir yani parastina xudê zêdetir giştî Doktor pirsiyareka girêdayî dabûnerîta rewişta bikîn bû nimûne kesek her uzreka hebit bê rojî bit nexûşe yan her uzreka diya şerعî hebit bû wî dirist e navmalê da pêşçavê xêzan û kes û karê xwe ava xwarneke xwarneke bixwt yan jî ev ji derveyî dabûnerîtê îslamê ye ئەگەر وەکو باسمان کرد خێزان لەبەر ئەوەی کوتلەیەکی هەموو ڕۆژ لەگەڵ یەکە هەموو ڕۆژ لێک سوو بوویتەوە ینی ئەو ئاداب و ڕەوشتە نیە وەکو لە دەرەیە ئەتوو لە دەرێ خۆ زۆر زار ما احتراماتی قسە دەکەم ئافرەت عوزریان هەیە بە ڕۆژوو نابن لە عوزری خۆیان بەڵام لە دەرێک کە دەیخواتەوە ئاوەکە یان شتێکە بەبێ مبالاتی خەڵک نظری خراپی بۆ دەبا کەواتە قەزیەکە وەکو باسم کرد خدا هیچ ئیشی بەو بابەتانە نییە شخصیەتی خۆی کۆمەڵگا وای لێ دەکە شخصیەتەکەی بڕوخێتن بۆی لەبەر ئەوەی لە خاتری ئەوەی کە شخصیەتی نەڕوخێ دەبی ئەگەی لە خۆی بی دایک لە ماڵە بە ڕۆژوو نابیتن لەبەرەوە حاڵەتە تایبەتی کە مانگانەی خۆیان هەیتیان بەڵام کوڕی هەیە و کچی هەیە و خێزانە و دەنجاری وای لەگە ماڵی خەسوو خەزوریتی تێکەڵا ئەنی خێزانیە هەوڵ دەدان لەوێش زۆر بە ئەدەبەوە بە احتیرامەوە شتەکان بکات نان خواردن و ئاو خواردنەکەی خۆی بکاتن هۆکارەکەش ئەوەیە وەکو نەریتێک وەکو ڕێزێک وەکو احتیرامێک بۆ خاتری ئەوانە پێشی دوسێ ڕۆژ ئەو خاڵم بینی لە یەکێک لە کەناڵە ڕاگەانەکانە کاتێ مزارەکی گچکە کرا داوایان کرد هینەکان بکرێتەوە دوکانەکانی مەیفرۆشی کرا گوتیان ئەمەش داوام یەکێکیان جوان قسەی کرد کە مسلمانیش نەبوو مەسیحی بوو وتی بابە ئەگەر بێت و ئەو چەند ڕۆژە نەکرێتەوە بەڕاستی هەندێکیان فاسد دەبی لەناو دەچی دوای مانجی ڕەمەزانیش دێتن خۆگونەحیش بەو نەسەغ گوتی خۆگونەحیش ئەمە دوکانەکەینەوە دوکانی ناکەینەوە فەقیرە مەسیحیش خۆی ئیسلامی نییە ڕاتەگرین بابەیەکەوە لە بزانین هاوکارمان ئارام بەختیار چیمان زانیاری لایە بۆمان بگەیەنێ کە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان خواستێکی زۆر لەسەر شەربەت هەیە و بە تایبەت ئەو خواردنەوە سروشتیانەی کە زیاتر لەسەر مێویژۆڵ دەست پێکێت لەوە دەست پێکە هەتا گوشراوەکانی ترکە کەم سفرە هەیە ئێواران لەسەری نەبێت بەیەکەوە بزانین سڵاو لێ بە ئارام پیرۆزبایی مانگی ڕەمەزانە لە یەکەین و زانیاری زیاتریشمان بەرێ لەسەر ئەو شەربەتانەی کە بە تایبەت لە شاری سلێمانی ئەفرۆشتێ. بەڵێ سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش مانگی ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێت نوێژ و ڕۆژ و عیبادەتی هەموو لایەک قبول بێت. سلێمانی بۆ ناسراوە کە هەمیشە حەزی لە خواردنە. شەربەت یەکێکە لەو خواردنەوانەی کە لە مانگی ڕەمەزانە بە تایبەت لە شاری سلێمانی خواستێکی زۆر زۆری لەسەرە. ینی ئەمڕۆ ئەگەر تۆڵە کۆمەڵایەتیەکانتان بینایە ئەنی هاوڵاتیان بە شوەیەکی بەرچاو ڕۆیان کرد بە ئەو شوێنانەی کە شەربەتی لێ دەفرۆشێت و شەربەتیان دەکڕی. ئەگەر کاکەوی وەنەگرم دیمەنەکان پیشان بات ئەمە نیشانەی ئەوەیە کە چەندە هاوڵاتیان بە پەرۆشن بۆ خواردنی شەربەت بە تایبەتی لە شاری سلێمانی لە یەکێکم لەو شوێنانەی کە شەربەتی سروشتی تێدا ئامادە دەکرێت بە شەوان ئەو مارکێت و دوکانانەی کە شەربەت دەبن و لە شوێنەکانی دیکەش دەفرۆشن دێن لێرە شەربەتەکانیان دەبن لەگەڵ کاک محەممەد قسە دەکەین بزانین ئەم شەربەتانە چۆن ئامادە دەکەن و خواستیان چۆن لەسەر لایەن هاوڵاتیان و کاک محەممەستاوتان لێ بێت لە سلێمانی شەربەت خواستێکی زۆری لەسرە چۆن ئامادەی دەکەن و بۆ چۆ هەناردی دەکەن ئایا شەربەتی سلێمانی ئەنی بۆ پارێزگەکانی دیکەێرەمی کوردستانیش دەنێرنیەوە لە ڕاستیا ئێمە لە سلێمانیە با بڵین هەستانی بە بەرهەمێنانی شەربەتی مێوش هەر بۆ ناو شاری سلێمانی و دەوروبەرێتی لە ڕاستە نەک بۆ پارێزگاکانی تر لەبەرەوەی بەڕاستی شەربەتی مێوش نێتوانی بڵین لە سلێمانیە بۆ لە ڕەمەزانانە بە تایبەتی بۆ بە کەلتوریانی محەممەد بۆچی ینی سلێمانی بۆ ناسراوە حەزی لە شەربەتی مێوژە بە تایبەتی لە ڕەمەزانان ساڵانی دیکە چۆن بۆ ئەم ساڵ چۆنە بەهۆی ئەو ڕێکارانەیش کە ئێستا گیراونەتە بن
لە ڕاستیە خۆی شەربەتی مێوش ینی سوودێکی زۆری هەیە ینی بەشێکی زۆری گەڕێتەوە بۆ ئەوە پاشانیش هەر خۆی شەربەتی مێوش تاموچێژێکی تایبەتی هەیە کە لە کوردەواریە هەر لە کۆنەوە واو باو بووە کاتی خۆی چۆنەڵیان شەربە هەبووە لەنا ئەوە شەربەتی مێوژیان بەکارهێناوە هەر لە کۆنەوە بە تایبەتی لە ڕەمەزانیشە لەبەرەوەی سوودی هەیە و بۆ وبەرامێکی خۆشی هەیە خەڵکی ڕۆژەوان زۆر حەزەکە دایمە لەسەر سفرخوانەکەی ئەو شەربەتە ئامادە بێت محەممەد لەکوێ بەرهەمێنە هەر لێرە دروستیەکەن لەم دوکانی خۆتان بڵێ بەڵێ لە ڕاستە بەرهەمێنانی شەربەتی مێوژ لای ئێمە لە ئازال هەر بە شێوە تقریبن بڵین تەقلیدەکەیەتی کە بەرهەمی هێنین هەر لە ناو دوکانی خۆمانە بەڵێ مێوژی ناوچەی خۆمانە پاشانیش ئەم مێوژە هەر لای خۆمان قیماکرێ و بەو شێوەی کە پێشتر هەبووە دروستەکرێت کاک محەممەد زیاتر شەوان ئەم کاتانە دوکانارەکان و خەڵکی دیکە دێن بۆ شەربەت کڕین هاوڵاتیان بەیانیان چۆن ڕوو دەکەنە شەربەت کڕین و شوێنەکانی دیکە بۆ نمونەوانی کە دوکانیان هەیە بە شێوەی کۆ دەیفرۆشن بەرجملە بڵێ خۆی لە ڕاستیە ئەم ساڵ بەهۆی ئەو بارودۆخی کە دروست بوو بەهۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆناوە بەداخەوە ینی کاری کردوتە سەر هەموو جۆرە کارێک لە ناو شاری سلێمانیا و ئەم کارش بە هەمان شێوە بەدەرنیە لەوەی کە تەسیراتی ئەو هینەی لەسرە بۆیە کە تەماشاکی ڕێکارەکان بە ناڕەحەتێکی تێکەوتووە ینی خەڵک ناتوانێت بە ئاسانی مەسەن بێتە ناو بازاڕەوە یان بە شێوەشی ئاسایی ئەو شەربەتی دەستکەوێت بەداخەوە یانیەوە بەس بە هەمان لە هەمان کاتشا ئێستاش ئەم شەربەتە هەر ئەگاتە دەست هاوڵاتیان بەس وەکو ڕەمەزانەکانی ترنیانی زۆر سپاس ئەگەر دیمەنەکانش بینن ئەمانەی کە لێرە کار دەکەن هەمویان پابندی ڕێمایە تەندروستیەکانن وەکو دەستکێش و دەمامک و ئەو ڕێکارانی کە بۆ خۆپاراستن ئامادە دەکرێت ئەمان پەیڕەوی دەکەن دەمەوێت هەندێک دیمەتان بۆ بگوازنەوە ئەوە شەربەتەکانە لێرە ئامادە دەکرێت و هەندێک دیمەنی دیکەی سەرنجڕاکێش لێرە ینی بەدەبەی گەورە شەربەت لێرە دەبرێت و ئەمە نیشانی ئەوەیە کە لە سلێمانی چەندە خواست لەسەر شەربەتە بە تایبەتی شەربەتی سروشتی باشە ئارام ئەگەر پێمان بڵێ ئایا خەڵک بە دیلیڤەری ئەیبات یاخود بە هۆی کە زانین زۆربیان پابندی ڕێنمایەکانی تەندروستین بەڵام ئەتوانن بە ڕێگەی دیلیڤەری بۆیان ببرێتە ماڵەکان یان بەو شێوە زۆرەی کە بینیمان هاژە لێرە بە شێوەی کۆ دەفرۆشی ئەوانی کە ئێستا هاتون بە تایبەتی لەم کاتە درەنگانە ئەو دوکان و مارکێتانن ئەوان دەتوانن بە شێوەی دیلیڤەری بنن بەڵام لێرە ئەمان ئامادی دەکەن دواتر ئەو کەسانی کە دوکان و مارکێتیان هەیە دیلیڤەریاندانا ئەوان دەتوانن بیگەن بە هاوڵاتیان و هەندێکش لە هاوڵاتیان خۆیان دێن بۆەوەی شەربەت بکڕن و من زانیاریشم هەیە هاژە لە سلێمانی بووە دوێنێ ئیتر نازانم شەربەتی بردووەتەوە لەگەڵ خۆی یاخودنا جارە نەم بردوێتەوە بەڵام ئارام بەو هۆی کە ئەم ماوەیە زۆر دوکان نەمابوو زیاتر کەوتومەتەوە سەر خواردنە خۆماڵیەکان و بەنیازیشم شەربەتی مێوژیش خۆم دروستی کەم باش ڕێکلامی بخۆت یعنی تامی دستا چێ خۆم دروستی کەم ڕۆژەکەوێت بوومە بینێوێری بەسەر چاوەی ڕۆژەکەی بوومە بینێوێری تەمام ئارام جارێ مەمە عەدەک خۆشەی وەرگرت بوومە شەربەتی تەستودی ئەمێ زانێرێکی دیکەش بەم هاژە شێفێکی بەتوانایە جگە لە ئارام ئەوە نەکەشفم مەکە شەربەت و خواردنەک سەر هۆژەی کات بەس ئەوێ ئەس پرسیارەکە دیش تەکەم تو حەش چ شەربەتێکێتی ئارام بەڵێ تو حەش شەربەتێکی وەڵی ژڤان من لەگەڵ شەربەت و شینیا تۆزە بینم باش نییە من زیاتر دووە خۆم تمام عافیت بە هەر بژی دوبارە ڕەمەزانەوە پیرۆز بێت هەژە تو حەش شەربەتێکی من حەزم زۆر لە شەربەتی مێوژە بە تایبەت هەموو شەربەتێک کە سروشتی بێت ماڵەمە شەربەتە و میوژە گەلا خۆش چێتکەم دکتۆر تو حەش شەربەت میویش دەست پێکە دکتۆر شەربەتێ بەری ئەم چینە سەر بۆبەتە خۆی گرن من وسا گولێ بێ پێغەمبەر سڵاو سەر بوون ئەویژە حەش شەربەتەوە تریت کرد یعنی بۆ چێت کرد ڕۆژانە شتێکی وسا حەدیسەکە وسا من گولێ بیان نزانم کە حتا چ حد ڕاستە بەسەری حەزلێکردن ئەم نازام یان نەمبینیە بە هەر حاڵ بەس وەختی خۆی شەربەتی ترێ زۆر باو بووە هەر لەوە شەوە دەسی بۆ ماد سەرخۆشیەکان و ینی عراق هەر لەو ترێ هەر لەو شەربەتەیە
يعني دەڕواتن تحولی پێدەکەیان بە دەرمانیان بەمانەوە لە شوێنەکان هەر بەوەیە چارە بیتن. دکتۆر باسی ئاداب و نەریتەکانمان کرد پێم وابێ خەریکە شەربەتی مێوژ و شەربەتەکانی کەشەبێ بە نەریتی مانگی ڕەمەزان. باشە دکتۆر ببوورە پێش ئەوەی ئەو شەربەتە ئەمە لەبەر ئەوەی وەختی خۆی لە سەر بە مووسڵ بووینە تەمە شەربەتی مێوژ لە ئەساسە لە مووسڵ مهمە و گرنگیەکەی لەوەیە. ئەمە بەو دوایە کە ساڵانی 90 هاتیینە بڵین هەولێرە و دەوروبەرە نەمانزانی کەس بووی خوازێت بۆیە کە سەردانی موسڵمان دەکرد لەوێ زۆرمان دەهینە چونکە نەبوو لێرە دابزانن دکتۆری زانیاریت باش شەربەتی مێوژ شەربەتی مێوژ مەشهورە بە تایبەت لە دەوروبەری نەبی شەربەتی خۆشتێتکن ئەکید بەگەنا سەربابەتی ما بەحسە هەندێک دابوونەریتە کرد ڕۆژە مرۆڤی پێشکەشت و مرۆڤی هاژێنینە چ دابوونەریتە کە دهەیە ڕەوشتەکە دهەیە ڕۆژی گرتکەت هاژێنینە بخەلەتیڤەش لە پۆ دەردکەوێت و ڕۆژیاوی پێشتکێت تشتێک بوون منە ئەم پاڵینە سەر بارکێ کابراەک تووشی نەزارێبی چ کەس بت چ کوڕبت ڕۆژیاوی پێشتکێت هاژێنینە چ تشتێکێدی هەیە و ساڕە شتێکێدی کاریگەری سەر ڕۆژیا مرۆڤی ئەمانە تو باسی ڕەوشتەکان دەکەین ئێمە لێرە نەک باسی ئەوانەی کە ڕۆژووی پێدەشتێتن ئەوان هەر شتێک بخورێتەوە ئەوە ڕۆژووی دەشتێنیتن یان هەر عملیەکی سکسی بکرێتن چ بە تەنها بیتن لەگە خۆی بیتن لەگە کەسانێکی تربیان لەگەڵ مەخلوقێکی تربیتن ئەمانە هەمووی دەشکێنیتن ئەمانە هیچ گومانی لەوەدانی ئەنی ئەو ڕۆژەی ڕۆی و تعویزیش ناکرێتەوە بەڵام ئەوانەی دەبێتە مای ڕۆژ و شکاندنی لە ڕووی ئەخلاقیەوە ڕەوشتیەوە ئەوە بابەتێکی ترە ینی ئەدای ڕۆژوەکەی جێبەجێ دەکرێتن وەک خۆی ینی ڕۆژێکی لەسەر واجب نابێتەوە ڕۆژێکتر بگرێتەوە بەڵام پاداشتی نامینێ ئەجری نامینێ کابرایە کە بۆ خۆی بە ڕۆژوو بووە زگی گوشیوە لە برسا و لە تێنە هیچ خێری نەگەشتێن ینی لەو سەرەوە خالیە لێدەینی هاتی تێدەوە بەس برسێتێکی بۆ مایتەوە ینی خوای ناوێ و جۆرەی ناوێ ئەویش چی ئەو بابەتە ڕۆشتانەیە کە باسمان کرد زمانی پیسە نەزەر دەکا بە دوای فلیم و شتی خراپ دەگەڕێ ینی هەر لە بەیانی وەتایەوارێ گوێی گرتووە لە ئەفلام و شتی ناڕێک ینی استیفادەی نییە وەکو باسم کرد ئەمە لەگەڵ ئەوە نینە هەموو فلیمێ قەدەغە بکرێتن حتا فلیمی کۆمەڵایەتی فلیمی فکری فلیمی نەزەریاتی علمی ئەمانە هەموو بە خۆشمان لێ دەین بەڵام لە مانگی ڕەمەزانە با جیاوازبی لەگە مانگەکانی تر ینی خەریکی مانگی ڕەمەزان با جیاوازبی لەگە مانگەکانی تر ببێتە نەریت ببێتە دابوونەریت ئەوە لایەک لایەکی تریشەوە نووسن جاری وایە کابرا لە بەیانیوە دەنووی حتا تقریبا نزیکی مەغریب هەمانە گەنجمان هەیە پێش مەغریب هەڵدەستێتەوە نوێژی نیوڕانەی نەکردووە نوێژی عەسری بەهاها پێڕادەگاتن بەڕاستی ئەم جۆرە ڕۆژوانە لە ڕووی ئەجر و پاداشەوە هیچیان نییە مەگەر ئیلا اللهم ئەمانە غەڵەتن ئەم نەریتانە نەریتی ناڕێکن پێی ناگوترێن نەریت و دابوونەریتی ڕۆژ و وانان سەکەدیتە دکتۆر وەکی خودت پێغەمبەر صلی الله علیه و بێژێت سەر يعني كل عمل بني آدم له إلا الصوم فإنه لي وأنا أجزي به لي وخذ تعالى يعني مثلا الفيري أجر باداش تني خذ ظن كاتشوا ده حساب كتو تشوا أما وكو بشخص ذكي نكم روفي واه أنا بروجوج نابيتن أجري زور جورة لك أسشي بروجو خدان عذر والله بدأ باس عذر مثلا نخوش أبتمنا بكوتيه في رجني وامن وند الدين دارو باكو خاوينا صتي وكو مك بروجوشا ئەجر و پاداشتەکەی ناگاتە ئەوەی کە لای خوای ئەوە ماوە نازانم ئەمە حەقمان لەو بابەتە نییە بەڵام وەکو زاهیری شەرعی کە قسەی لەسەر دەکەین ئەوەش حەدیث و ئاەت بەڵێ ئەمە زاهیرەکەی دەخوێنینەوە ڕۆژی قیامەتی هەندێک کەس دێن دەبینن لە بەهەشتێنە ئەوانە قسە دەکەن بەجواب دێن دەڵێن خوای ئەمە بۆ لە بەهەشتە ئەمە خۆ پێمان وابوو کەسێکی زۆر خراپە خوای گەورە دەڵێ لێی خۆش بوومە لەبەر هۆیەک لەبەر فعلێک لەبەر کردەیەک لەبەر وتەیەک ئەمووی خوا لێی خۆش دەبی ئەوە پەیوەندی بەێمەوە نییە خوای گەورە ئەرحەم الراحیمینە بە نەتیجە لە هەمومان خۆش دەبی بە نەتیجە ئین شاء الله کەواتە دکتۆر ڕۆژوگرتن ئەرکێکی ئاینیە یا لەگەڵیشیان مرۆییشە من شعارەکەم هەیە لێرە دەیلێمەوە سودیشی هەیە الئینسان ئەقدەس الأقداس بعد الله يعني هیچ شتێک لە مرۆڤی مقدستر و گەورەتر نییە پیرۆزتر نینە بەڵێ هەر عیبادەتێک و هەر پەرستشێک جانە بە مرۆڤیەکەی تێدا نەبوو بزانە ئەوە عیبادەت نییە ئیلا دەبی بەشە مرۆڤیەکەی هەر تێدا بیتن نوێژی بە کۆمەڵ نوێژی بە تاک بە ڕۆژوو دەبین هەمووی دەبی بەشە کۆمەڵایەتیەکە بەشە ئینسانیەکە بەشە مرۆڤیەکەی دەبی تێدابی 100% ئەو بە جۆرێک لە جۆرەکان مەسەڵەن بۆ نمونە کەسی بە ڕۆژوو خێریش زۆر دەکا
یەکێک لە ئەدابوونەریتەکانی ئەم مانگەیە هەندێکی فەرزە وەکو زەکات الفیتر سەرفترە ئەمە پێی دەڵێن ئەوە فەرزە واجبە دەبی بیدەین هەندێکیش هاندراوی لە مانگی ڕەمەزانە زۆر خێر بکەین یە خێر بۆ چییە هەر بۆ بەشە مرۆییەکەیە ئەو لە مانگی ڕەمەزانە خەڵک هەر بەخۆی شتی زۆر شتی کۆمەڵایەتی دەکا خێر دەکا چاکە دەکا شتی باش دەڵێ هەتا کو دڵی نەرم دەبێتەوە جەژن دێتن نەچویتە ماڵە برادەرەکەی نەچوتە ماڵە جیرانەکەی خزمەکەی دەچیتن دەڵێ لعنەت بە شەیتان دەکەین و دەچی سەردانی ماڵە خزمەکەیان دەکاتن کۆتایی بە ئیشەکەی دەینیتیان ئەمە هەموو بەشە مرۆیەکەیە پرسیارەکە دەوی بکەم ئەگەر کورتی پێغەمبەر سەر بن ئاداب و ڕەوشتێتوی هەیوا ڕەمەزانە پیرۆزدا دیفێ نمونەیە خۆیانێت هەیوێت دیژدا کەسەکەی جدا بیە هەمی تشتێک باشتر بیە یانژی هەر ئەکە هەیوێدی دەرباس کردە ئەوەی لە حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆمان دەرکەوتووە پابند بۆ زۆر بە قورئان قورئانە پیرۆز خواندن بەڵێ ئەمن لەگە خوێندن نیمە مع احتراماتی و قسەیە دەکەم تەمان و پێچەوانەی زۆرێک لە مامۆستایانە قورئان لە ئەساسە خوێندنەوەکەی بەس بۆ تعلیمە یعنی ئەمن بزانم کەلیمە و شەکان بخوێنمەوە ئەمما لە ئەساسە پەیوەستبوون بە قورئان و بزانە چی داوا دەکات چی دەوێت لە من چی دەوێت لە من ئێستا من نمونەیەکم هێناوە لێرەش باز دەکەم مەریەمە یەکێکە لە چیرۆکەکانی کە باس کراوە لە قورئانە و یەکێک لە حاڵەتەکانە ئەوەیە 24 سعات قسەی نەکردو ئایا من ئێستا وەکو ئاەتێکی قورئانی تەطبیقی بکەم دەتوانم 24 سعات قسە نەکەم لەگە هیچ کەسێک و زمانم نەجوولێتن دەتوانم ئەمە بەشێکە لەو پەرستشەی کە ئەگەر بیکە یان هەمانە چل ڕۆژ وەکو موسا چووە لەگە خوای چل ڕۆژ لە شێوی تووڕە مناجاتی کردو ئایا من دەتوانم چل ڕۆژ لە ماڵ نێمە دەرێ دەکرێت بابەتێکی زانستی زۆر گرنگ خوا باسی هەفتە بەقی ئاسمان دەکات ئەم هەفتە بەقی ئاسمان ئەم مرۆڤەی بە ڕۆژ جووە دە ڕۆژی بۆ دانێت دە ڕۆژ هیچ نەخوێنێتەوە بەس ئەو دووسێ ئاەتە بێنیتن تەلەفۆن بکە مامۆستا فلان ئەو ئاەتە معنای چیە ئەرە دکتۆر فلان ئەم ئاەتە باسی چیە مهندس فلان ئەم ئاەتە باسی چی ئەوانە لێکۆڵینەوەی دەکات دە ڕۆژ هەمووی قورئان خوێندنەوەیە بەڵکو ئەو قورئان خوێندنەوە بەو جۆرە زۆر بەقوترە لەو قورئان خوێندنەکەی تری کە بۆکو جەریدەیە هەموو ڕۆژێ دەخوێنینەوە معناشی نازانین زۆر سپاس دکتۆر لەگەڵمان بووی ئەم شەو کە میوانداریەکەی ئێمە قبول کرد بۆ هیواین هەمیشە تەندروست باش بی زۆر سپاس بۆ بەڕێستان دکتۆر مەولود گۆران مامۆستای زانکۆ کە لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێستان حتا ئاسمانی دکتۆرە مەمنونێتینە دووبار ڕەمەزان پیرۆز زۆر سپاس ئەم بابەتە مادەم تایبەتە بە پیاوان زۆرتر با من باسی بکەم ژڤان باشە باسی واکە کە سەرتاشێک لە هەڵەبجە پەیڕەوی ئاینی یارسانە پەیڕەوی مسلمانیش نییە ئاینی یارسانە بەڵام ماوەی 13 ساڵە وەک نەریتێک ساڵانە لە مانگی ڕەمەزانە یەکەم ڕۆژ بێ بەرامبەر هەتا کۆتایی مانگەکە بە نیوەی نرخ سەر بۆ هاوڵاتیان چاکەکات هەر ڤێری ستودیێ حتا جێ سەرتراشینەوەی هاوڵاتیەک و پەیڕەوە ئاینەی یارسانە سوپاسیاویتکی نمونەیەتۆکیتە زۆر جدا بژی پێک بە سەکینە کاچاوی کاریت کرد دوو ڕادیش دەوەگەر ئەوەش ئەرکێکی مرۆییە لەگەڵەوە مانگی ڕەمەزانە وەک نەریتی هەموو ساڵێکی هەڵۆ بۆ پێشوازی و پیرۆزبایی لە هاتنی مانگی ڕەمەزان یەکەم ڕۆژی ئەو مانگە بێ بەرامبەر سەری هاوڵاتیانی چاک دەکات ئەو پەیڕەوی ئاینی یارسانە بەڵام وەک ڕێزێک بۆ مسلمانان و هاوشاریانی ئەم کارە دەکات پیشەوەرێکی کاکەیم 25 ساڵە لێرە ئیشەکەم 13 ساڵە ئەم بڕیارەمدا و جێبەجێم کردووە ئەویش هەڵەبجە و کوردستان و هەڵەبجە وڵاتێکی بە وڵاتی پێکەوە ژیانی نەتەوە جیاوازەکان و ئاینە جیاوازەکان ناسراوە و ئەبێ ئێمە هەوڵ بین بە کردار ئەمە بسەلمێنین و ڕێز لە ئاینی بەرامبەر و خەڵکانی تریش بگرین بەڕوویەکی خۆشەوە پێشوازی لە مشتریەکانی دەکات داوا لە سەرجەم خاوەن پیشە و دوکاندارەکان و هاوپیشەکانی خۆی دەکات و دەڵێت با بە پێچەوانی مانگەکانی پێشوو مانگی ڕەمەزان بکەینە مانگی هەرزانی نرخ دەبێ بەرامبەر سەرەت چاکەین لە تەواوی مانگەکە نرخدا بەزێنین بۆ 2000 ئەمەش من حەزم کردۆ بە کردار ئەم ئیشە بەردەوام بێ و خەڵکانی تریش ئەکیدم هێن لەم لاولا بەڵام دەرکەوێ بێ بە دیاردەیەک ئەو گرانی مانگی ڕەمەزان بگۆڕین بە هەرزانی لە مانگی ڕەمەزان لە خەڵک چاوەڕێی هەرزانی بکات نەک هەر بۆنەیەک چاوەڕێی گرانی بکەین
سواس دەکەم کاک بەشێ باشی سوپاسی هەموو خەڵکی هەڵەبجە ئەەکەم لە مامۆسایانی ئاینی سەردانیان کردووم لە وتاری هەینیا لە زۆر شوێن باس کراوە ئەم کارە سەرۆکی یەکێتی زانایان و مامۆسایەکی تری هاوڕێی سەردانی ماڵەوەیان کردووم و کاسبکارەکان ڕێزێکی تەواوم لێگرن و کەناڵە ئاسمانیەکان گرنگیەکی زۆر باشیان پێداوە باش. هەڵۆنادر خاوەنی سەرتاشخانەیە لە پارێزگای هەڵەبجە. ئەو ماوەی 13 ساڵە لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزاندا بێبەرامبەر کاری سەرتاشی بۆ هاوڵاتیان دەکات و لە تەواوی مانگی ڕەمەزانیشدا نرخی سەرتاشین لای هەڵۆ تەنها 2000 دینارە. هەڵۆ پەیڕەوی ئاینی یارسانە، بەڵام وەک خۆی دەڵێت ئەو لە نێو شارێک ژیاوە هەمیشە ئاینە جیاوازەکانی تێدا بووە. بە خۆشحاڵیەوە یەکتریان قوبوڵ کردو و ڕێزیان لە بیر و ڕای یەکتری گرتووە. بۆیە ئەمیش ڕێز لەو مانگە پیرۆزە دەگرێت و ساڵانە ئەم نەریتەی دووبارە دەکاتەوە. ئەڤین عەتا، کوردستان 24 هەڵەبجە. ژڤان پێ و چۆنە لای ئەو سەرتاشە سەرە چاکێت و بۆ نرخەکە ڕاستی ئەس بێ دوو تشتا بکەم یا ئەیکی ئەس سەردانە حەلەبچە بکەم هەواڵت خوب بینم دویژێکە خودە حەز کە دێچین سڵاوێکە تایبەت لوی کابرایکین یعنی جێ دەستخۆشیە ڕاستیژی ڕاستە تشتێ جانژیل کوردستانê ev pêkvejiyana û neteweye bû nimûne peyrewê aynê yarsana kiristiyana yêzdiye musulmana pêk ve bûn û netewê بۆتە مۆرکی کوردستان سنبولێکی زۆر دیاری کوردستانەکە پێ ناسرێتەوە ڕاستە هەموو ئاینەکان و یەکتیا ئەژین و هاوکاری یەکیشن لەگەڵەوە بەردەوام یەکتریش بەسەرەکەن و ینی لەگەڵەوەی کە ئاینی یارسانە خودت کریسیانە لە جەژنەکانە سەردانی یەکەکەن زۆر زۆر تێگەیشتون لە دەفمەل دووکێ هاژە بوو نمونە کریسیان زۆرن یعنیش مێژەت قەدیم دە نوکەژی قەت من نەدیتە یعنی بژیانە خۆ هەمیێت ئەزێ پیرمش یانش مێش من نەدیتە بوو نمونە کریسیانێک چش برادێت مە بچ چیەکی ناسیۆر بێت مەسەنە ناو بازاری دات هەیوارە مەزانە پیرۆزدا تشتێکی بەخۆتیان بخۆت یانژی حتا هەر تشتێکی هەبێت ji ber rêzgirtina hêva Remezanê û beramberî li ber xatirî bira Musulmanekê rast ev nimûna hosal Hewlêrê Silêmanî ez bartim her cayekî Kurdistanê hey wekiriye jî ev pêkvejiyana hosa nimûneyeka canê herêma Kurdistanê mêfiya berdewamiyê زۆر باشە بە بەیەکۆ بچینە لای هاوکارمان تەیفور محەممەد لە سۆران بزانین لەوێ بارودۆخەکە چۆنە بەرەف تەیفوری بە بچینە ez barkim ferm سلااو لێبێ تەیفور مانگی ڕەمەزانە پیرۆز بێ لەگەڵ ڕۆژوو چۆن بووی ئەمڕۆ ئاشە سلااوتان لێبێ مانجە ڕەمەزان لەمولایەک پیرۆز بێت بێگومان مانجە ڕەمەزان تایبەتمەندی هەیە لە ئێمەداوە بەگشتی بەڵام هیلاک دەبین بێگومان بۆ پێیەکە ئێمە لە بەیانەوە خەریکی ڕووماڵ دەبین کاری میدایی دەکەین دەرفەتمان کەمە بۆ پشودان بەگشتی بەڵام هەر چۆنێک بێ مانجێکە لە ئێمە پیرۆزە و بەهای خۆی هەیە ئەم شەو لە نێو بازاڕین کە پێمان ناوێتەوە ڕۆژی دووەم ڕۆژی دومی مانجە ڕەمەزانی پیرۆز بازارەکە چۆڵ دەبیندرێ ئەوەی کە هەیە هەرچەندە دوکانەکان مارکێتەکان بەشێکیان کراون بەڵام کەشەکە بە جۆرێکە چۆڵ دەبیندرێ و خەڵک زۆر کەم لە دەرەوەیە و باران دەبارێ ئێستا کەشێکی تا ڕادەیەک ساردە لە سۆران بەڵام ئێمە ئێستا لە یەکێ لە بەردەم دوکانێکین کە کولێرە دروست دەکاتژوان کولێرە تایبەتمەندی خۆی هەیە خواردنێکی خۆشە و باڕێم جیاوازە لەگەڵ سەمون لەگەڵ ناناوەخانە لێرە کولێرە دروست دەکرێت کە کولێرەیەکی زۆر جوانە کونجیشی پێوەیە من خۆم زۆر حەزم لێ بۆ پاشی و بۆ بەیانیانی تر خواردنێکی تایبەتە تایبەتمەندی خۆی هەیە لەگەڵ خاوەنەکەی قسە دەکەم بزان بازاڕیان چۆنە سلااو لێبێ ئەگەر کەمێک لێم نزیک بیت بازارتان چۆنە وەڵی ئەو شۆ یەکەم شەوە کردیتنەوە دیارە هێشتا خەڵک نەیزانیەکە کرایتەوە بەعکمی وەی شەوانە منعەتە جەو لە هەتا 12 شەوێ بەڵام دەستخۆشی لە حکوومەتی هەرێمەکەی بە تایبەتی لە قایمقامی سۆران و پۆلیس و ئاسایشی سۆران کە لە پاش 12 شەوێ ئاسانکاریەکی باشی کردیا خەڵک ئەتوانی بێتە دەرێ و ئەتوان بێن پێداویستەکانی خۆیان بکڕن ئەوەی تەنیشتیشمان دوکانی ماست فرۆش و پەنیر فرۆشەوانەنە بەڵام ئەوانیش نەیانزانیە کە شەوێ و ئاسانکاریە هەیە ومێ دەکەم ئەوانیش لەوەی بەولایوە کە شەوانە بێن و خەڵک بێ ماست و پەنیر و کولێرەی لە گەرمی بند و پاشیوان بخۆن
دیارە کار ئاسانیەکی زۆر باشەوە ئێستا بربەستەکانیان هەڵگرتینە ئەمە دەستخۆشیان لێ ئەەکەین و دەستخۆشی لە ئێوەش ئەەکەین بە خێراتن وەکەین کە شێوێ لەگە خەڵکی وەکو سەربازی ون خۆماندی ئەەکەن و دەگە معاناتی خەڵکی دانە و دەگا ناخۆشەکانی خەڵکیدا سپاس دەکەین بەڵام پێمان بڵێ کولێرەکان کولێری بە کونجی و زۆر خۆش دیارن شوان هاژە کولێری زۆر جوان دیارن نرخیان چەندە چەند بە هەزارە کاک تەیفور دیارە ئەوە لەسەر بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە چیان لۆدانرای با بڵێن شێوەی وەزنیان دەبی 200 غرامبی هەر ئەنگوچی لەسەر ئەو وەزنەی چواری بە هەزاریە کولێرەکان هیچ شتێش تێدانێکە مزعفاتی هەبیت لۆ خەڵکی زەیتە لێ درێ قونجیە ئیدیکەش هاردێکی خاڵسا چواری بە هەزاریە و بە سیستەمی تەندروستیش جێبەجێەکەین دیارە من ئیش ناکەم کە لێرەمە بەس سەرپەرشتی لە دەرێ چاودێری ئەەکەم ئەوە تایبەت کرایە بە پارەوەرگرتن و پارەدانەوەی ئەو خەڵکی کە دێ نانی ئەبا و ئەوە کە نانی دەردینی هەر خۆشی نانەکەی خیتە ناو علاقەی لۆی زۆر دەست نەکە نانەکە لۆی بەش بەڵێ لاین تەندروستی ئەوەکە بە خۆشتان ئەبینن لە هەموو ڕۆیەکەمان دەینە ژوورەوە گەر دەرفەتە بێت ژوان ئاژە دەچینە ژوورەوە بزانین چۆن مامەڵە دەکەن لەگەڵ ئامادەکردنی کولێرە ئامێرە دەسوڕێ لە شوێنی خۆی دەسوڕێەوە ئەوە شێکێ لە کرێکارەکانی ئێرەیە دەستەوانەی لە دەست کردووە ماسکی بەستووە چەند ساڵە و کارە دەکەیت زیگەی ئەو ساڵە خەڵکی چۆی خەڵکی سۆران هەیەکان باشە چۆن بەەوە بۆ نمونە چۆن ئەو کارە فێر بووی لەکوێ و کارە دەست هەر لە مناڵیەوە لەگەڵ برام و خزمەکانمەوانە یەکترمان ناسی و دەستمان بەو کارە ئامێرە بە چیش دەکا بەغاز ئەو ئامێرە لە ڕووی سوورانەوە کارەبایە بەس ئاگرەکەی غاز و نەفتە هەردووچیان بەڵەکان خۆشوێ زۆر سپاس دەکەین ئەو هاوڵ ئەو بابن ئەو کرێکارەش دەست لە کولێرەکان نادا ئەوە ڕێ شوێنی تەندروستێک کە دەیگرنە بەر بەو پێیکە بە پێ ڕێنمایی وەزارەتی تەندروستی و حکوومەتی خۆجەی ئێرەش چاودێریان دەکەن و لێژنەی ئابووری هەیە بۆی چاودێریان بکەن و لانی تەندروستی لە بەرچاو بگرن کاکە جان سڵاو لێبێت تۆ خەریکی ئەنگرتنی چۆن دەزانی ئەوە وەزنی چەندە لە قیاسەکە لێرە هاتینە 200 غرامی دەبڕین هەست ناکەیت یەکیان زیاتر بێ زیاد و کەمی تێدانی هەموو یەک قیاسە 200 غرامی دەبڕین و هەموو یەک قیاسە سپاس دەکەین زۆر سپاس ژبان ئەوەی کە ئێمە لێرە دەیبینین ڕێ شوێنی تەندروستی جیراوە کونجاش کیبەتینە نەهامی کونجاوە ڕۆژانە تایفۆر باشە و پرسیارەش دەکەین باش ئەو کونجیانە لەکوێ پێیا دەکەن لەکوێ دێن ئەو کونجیانە وڵا لە بازاری لە بازار دەکەن بەڵێ یعنی خۆماڵینە تایبەتانیە لێ بکڕنیان هەر لە بازارەوە وڵا لە بازاری باشە سپاس دەکەیت لە خاوەنەکەی دەپرسم ژبان ئەو پرسیارە لەو دەکەم زام لەکوێ کونجەکان دەکڕن ئەگەر بیت لەم ژبانی هاوکارم پرسیارەوە دەکا ئەو کونجیانە لەکوێ دەینن والله ئەوانە لە بازاری دێنین کاک تەیفۆرانی شوێنێکی تایبەت و دیاریکراوتان نییە بابمونە لەکوێ کونجی زۆر بەرهەم دێنرێت والله ئەو کونجیانە بە زۆری لە دەرەوە دێن لۆ کوردستانی بەڵێ بیانە کونجی ناوخۆ نییە سپاس دەکەیت زۆر سپاس جوانەوە وەڵامەکە ماوەرگرت کونجێکە دیارە بەرهەمێکی بیانیە بەرهەمی خۆماڵی نییە بەگشتی کولێرەکان زۆر جوانن و مەشەوڵ دەدەین لەگەڵ کاکەڕاندی هاوکارمان کونجێت کولێرەکە بکڕنی ببینە ماڵەوە نانەوی گەلێکی ڕێکوپێکە نۆشیگیانتان بێت تەیفور هەڵبەت خواردنێکی سادە ئەوە شەربەتەکە کولێرەکە و ئەشتوانی شەوێکی باش پارچەیەکی باشی پێ شتەکەی مر سەر نان و سەمونە بەزبریان بچین تایفۆر سەکێ ئەکە کامیراتەژی دیر کرد ستایلێ منوتە ئەڤروکەوەکیە کە دلێت مەیەت گەلک زانی چاکیتێ منوتە کراس خەمیس پانتڕۆن ئەم وەکیەکی نەبروکە ستایلێ مەوەکیەک دەرچوە جلوبەرگمان لێکەچێت دلێت مەیە پێک زۆر سپاس بۆتە تایفۆر توش هندێک نانی بەێجا بۆ ماڵ پاشیوەکە پێک بە بخۆن سەحەت و ئافێت بە تەرتستێکی بخۆن زۆر سپاس بۆ تایفۆر محەممەد ئەوەکە ڕاستە خوش سۆڕان گەرمەدا بوو هاژە بەریان بچینە دووکێ ئەف نانە کولێرە یە بکونجی یعنی من هاشمە مل دهوکێ نەدیتە جوورێکی سامونۆژیل دهوکێ تێتە چێکردن من هەولێرێنە لە هەولێر بجامی گاوە بوو پێکەنین ئەس بێژمە ماڵ برایەت خوانە
از دی فرنک اوصل هولیری وکم دی شولکی باشکی منیش بە هەمان فرنک شێوە اوصل دل دو کی وکین دی شولکی وای لێکەین چونکە لە سلێمانیش جۆرە وەکو کولێرە نیە پێ وترێ ناوەشکێنە ئەوە لە سلێمانی هەیە زۆر گەڕام لە هەولێر نمبینی جنبو چم تسگدی نوکین فرنک اوصل دل ویری وکین اک اوصل دل دو کی وکین اک او سامون دو کی جل ویری وکین بینات تجرید نانی وای لێکن دوای ڕاگەیاندنە چین دوکانێکی کولێرەی تایبەتی پارێزگاکانی شولکی بخیر و برکت دستت وان همیات خوشافت کار کم تایبەتی هیوار رمضان دا یعنی هم کاریوان خیرش بویوان هم جی یعنی بخوها انیاخو نان خوی روزانه پیدات کم تایبەتی جی ویدامی دا کو گله قرص پیوی که زیاد تر خلق کاری کو کن هدی آسان کاریتن و کرندی خلق کاسب کار بچن سر شولت خوی دی جان آساید بتر دم کرونا پیوی من جان آسایه بتر ان شاء الله سوران بچینه دهوکه يعني براستيجيت افصاله ده هر تشتكي جدايه يعني حتى برنامج ماجي افصاله رمضان ده جدانه چنكيش بر كورونا زيبزي چون ما ياش در ويانينه بزحمته همي صالت دربازبوي جادات قربالغ بين تشكرين خلق جدر و همي قران كاري بسراهاتو همي افصاله جادات چولن زيادتر خلق ناس تا بازاري چنكي بازار وكي بارو بيرارو هر سال نينن دو كيش عينن هوصايا خلق قالك بحذرن سرفكرنا دكان خو چون بازارا يعني حتى سردانجي جبر فيها كيجي هفكار مر رجين احمد زانيارين زرت سر روشا دو كي طيبتيجي روجاي كي هي رمضان بيروز دا بدما برف دو كي وچين ديفراوي تورمه تندرستي دست بك دازانيري تندرستيش ما ورگرن هم يد گلوا دا هنجي گلما دا بله دما باش بیتن و رمضان واجب خیر و خوشی بیتن اسنها دناوا جاده کی ار اومل دو کی قاف جاده ایسال جداهیه کا 100% لوی جاده ده تدیدن دیاره کو همو سالان لوی جاده بترترین پیاسه دیسان دکان و مول و کافتیریا و خارنگه و همو تشته لسنور پارزگاه دو که کو خلق پتر لگاریانه بکتن پیاسان بکتن بشوین رمضانه لوی جاده هنه کو دیاره اف جاده قربالخترین جاده پارزگاه دو که کو پترترین رجا دکان جلو برکان دکان قنبات دکان همو پیداویستین جیانه لویر هنه لورا ولاتین پرزگادو که همو سالان آن همو شون رمضانه بفردی تو پیاسان لوی جاده بکن و بکرینا کلو پلن خوله ای سال جداهی که گلک هجبرگ و والایا و دیسان هاتنو چون قدغه لورا رشکا گلکا کیمیا ترومبیلان ده تدیتن دیاره که دوان روژین داوی دا چندین پریار هاتی ندان کو همو دکان جلوبرگان سانین کرستن ناف ماله و ین ترومبیلان و چندین دکان دی به نوکرن لهشتا کو او دکان دی نوکرن جی بگمان موای که تحدید کری یانجی درست هيا لهر بشوي گرتيا لورا افجاده بتمامي شوان رمضان دا چول بويا و دسان ولاتي جي نكارن ادي پیاسان لوي جاده بكن بەڵێ سپاس بۆ هاوکارمان ڕێژین کە لە شاری دهۆکەوە لەگەڵمان بووی وەکو بینی من شاری دهۆکیش تاو پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بوون تەمامی ئەوژی جێ دەستخۆشیە بڕاستی بێگومان بەجا ئەم دەنوکە دەرباسی تەوەری خۆی دوێ تەندروستی هەیڤ ڕەمەزانە پیرۆزدا و بەرنامەی پاشیف ئەوژی تەوەری تەندروستیە ji بووی vê پاشیوە ئەفشەڤەژی پاشیوە دوێت هەیڤ ڕەمەزانە پیرۆزدا مە میوانەکە تایبەتیە هیچ دوو لە یا ئەکێ مەسەلە کۆڕۆنا یا دوێژی کاچاوە بشین خو زیاتر پارێزین ڕەمەزانەکە تەندروست دەرباسکین و دژی کۆڕۆنا ژی شەڕی خۆ دەرباسکین ئەوژی دکتۆر عومەر سوورچی پسپۆرەی نەخۆشیên هەناوە دیالمەدا دکتۆر عومەر تو گەلە گەلە بخێرەوەتی مەمنونێتینەوە ڕەمەزانەکە پیرۆز تەندروستی چۆنە دکتۆر الحمدلله سپاستان دەکەم هەربژی بەجا هەر دەشوی دەست پێ بکەین طبعا بۆ زانیاری دکتۆر عومەر دەما دەربازبوویدا تووشی ڤایرۆسی کۆڕۆنای بی لێ خۆشحالی و نەها تەندروستیەوەیەکی دیار گەلک باش و تەمام ئەوەی دەبێ ڕاستکەمەوە من کۆڕۆنام توش نەبووە بەڵام یەکەم کێسی کە لە کوردستان تەسجیل کرا لە هەولێر تەمام هات بۆ لای من اینجا لەبەر من کەرەنتین کرام فاسیش کرام کۆڕۆنام نەبوو تەمام ئەف زانیاریە دە تەمام بکەین یعنی یەکەم کەس یا هاتیە تومارکردن هاتبی دەفتە لێ خۆشحالی و تو توش نەببی توش نەبم بەێ کەرەنتین بووم 4 ڕۆژ فاسیم کرد و کۆڕۆناشم دەرنەچوو باش بەجا ئەم دەشوی دەست پێ بکەین دەما تازانی ئەو کەسی هاتیە دەفتە توش بووی کۆڕۆنای بی ترسك الجامعة دروز بي كنت تجي خدينا كتوشي كورونا بيان جيت تب أصاي واركرت 14 روجت خدت كارنتين دا درباس كرن خدي من زور بس أنا هاي وقرت يعني متأكد ممكن واشتا شيء زور جرينية زور مهمنية چونك
ڕێنمایەکانم تەطبیق دەکرد دەسوشتن و دەستنە بەدەم و دووتەمانم بەڵام خەمی گەورەمە بخوا من ترسم لە ماڵ بم کەرەتینەکەشم هەر لە ماڵ بنەوە کە خێزانم کوڕ و کچم توش بن خەمی وانم و خەمی خۆم منە بقەت الحمدلله هەمی دەرباز بی الحمدلله هیچ مشکلەمان نەبوو هەموو سەلامت بیت يعني زیاتر مەترسیال بەرکەفتنێ وهۆسا حالەت تێنە تومۆرکردن دەبوو چ ڤەگەڕاند کو تو توش نەبیە مەسەلەن هەتا ئەو کەسەژی هاتیە دەفتە خودێ جاگەر بەعام تەمەشاکرد نە هەر من هەموو ئەو خەڵکی لە کوردستان ئەگەر تەمەشاکن کوردستان بەخۆی 6 ملیۆنە تقریبا نفوسمان بە هەمووی چەند کەس مردیە تا ئێستا 4 کەس توش بووژمانەوە دیار عادەکانی معروفە ئێستا ئاخرشی 13 کەسمانیەوە لە کوردستان لە هەولێر ئەگەر تەمەشای بکەین یەک لەوانە جیهازی تەنەفوسی ئیصطناعیشی نەویست کە ئەوەی ببوونە لە ئەمریکا یان لە فەڕەنسا یان لە ئیتالیا لە ئیسپانیا دەیبینی لێرە دووشت هەیە نەخۆش کۆرۆنا احتیمالە وەکو جینات وەکو کوردستان لە فەزلی خودای مەناعیمە زیاتر بیتن جیناتی ماجیناتێک بیتن کە ئەمە مەناعەمان زیاترە بەرامبەر بە کۆرۆنا یاخود لایەنەکەی تر وەگرین هاوسەنجەکە کووە ڤایرۆسەکە ئەوەن هەروکو باز دەکرێت لە عیلم جۆری کۆرۆناش جۆری هەیە زعیفە هەیە بە دەرەجە لە قووەتی فعالیەتەکەی کەمترە لەوەی بۆن من لە ئەمریکا هەیەیان لە ئیسپانیا فدوو ئەو دوو احتیمال هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ینی ئەگەر مقارنە بکەین و ئەو مەوجەی کە هات و هەموو تەنیشتەکانمە بۆ نمونە ئەوە ئێران ئەوە تورکیا تا ئێستاش حالاتیان یەکجار زۆرە مردنیان زۆرە لە فەزلی ئەو خوددایە کوردستان ماشەڵڵە هیچ شتانەی نییە ئەوەش سڕەکە هێشتا دیار نییە بەڵام لەوانەیە لێشێکردنەوەی یەکجار زۆری هەبیت دکتۆر ئەگەر تاوا بچینە ناوڕۆکی تەوەرەکەەوە کە باسی تەندروستی بکەین و بە تایبەت خواردنیش وەکو بینیمان ئەم شەو هەر باسی خواردن بوو شەربەت بوو کولێرە بوو ئەو خواردنانەی کە لە ڕەمەزانە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە گرنگە بخورێت وە گرنگی زیاتریشیان پێ بدرێت کامانن بێگومان ینی خواردن بە شێوەیەکی گشتی نەکرد لە مانگی ڕەمەزانی بەڵام ڕامان ڕەمەزان وەکو مەدرسەیەکە بۆ بیرهینانەوە بۆی چۆن شێوازی ژیانمان بگۆڕین ئێمە دەزانین خواردن ئەوەی کە وزەی لێ وەردەگرین چیە پرۆتینە کاربۆهیدرێتە چەوریە یعنی وەکو سیارێک بنزین تێدەکرێت بنزینی بەشەری لەو سێ شتێ وزە ئەمە دایمەن ڕۆشنبیری خواردنمان بەو شێوەکە ئەوانە وەگرین بۆ نانە برنجە ساوارە گۆشتە ئەوانە بخۆین تاو تێر بووین بەڵام چەند لایەنێککە هەیە لە ڕاحی خۆراکیەوە کە مرۆڤ زۆر پێویستێتی بۆی چالاک بیتن بۆی زیندوو بیتن بۆ ئەوەی تووشی بەدخۆراکی نەبیتن تووشی نەخۆشی نەبیتن ئەویش ئەوانەیە کانزاکان کە زۆر گرنگە بە بزانین کانزا لە چی هەیە و هەروە دووەم ڤیتامین سێمینیان ڕیشاڵ ئەنی فایبەر پێدەڵن و چوارەمیش ئاوش لە منیەکان بێزگە لە سەرچاو وزە کە پرۆتین و کاربۆهیدرێت و چەوری بجا دکتۆرەکان بۆنە نمونە بینی بوو نمونە کاربۆهیدرات و چەوری و ئەبێت پرۆتین ئاسن تێدا ئەموانە نمونە بینی ئەمە گوتمان وزەکان برنجە ساوارە نانە پەتاتێ ئەوانە مۆزە هەموو کاربۆهیدرێتە گۆشت ئەوە پرۆتینە چەوریش ئەوە دیارە چەوری نەباتیمان هەیە چەوری ئاژەریمان هەیە بەڵام ئەوەی گوتمان بەشە گرنگێکی لە بیر کرایە کانزاکانە کانزا لە چی هەیە بە تایبەتی لە بقولیات تەنیسکە نۆکە ماشە فاسولیە لۆبیە ئەوانە زۆر زۆر گرنگە ڕەنگە کەسانە ئێستا لەوانێ برە غازات و قۆڵۆن و ئەستوربوون ئەمانە ئەگەر کەم بخۆی ئەو غازات و ئەستوربوونی قۆڵۆن و ئاوساویش دروست ناکاتن چکە ئیستیفادەکانی زۆرە و هەروەها لەو بقولیاتە ڕیشاڵیش هەیە کە ڕیشالێکە پێی دەڵێن تواوەیە لە ئاو ئەنی زۆر سادەیە عزیەتی هیچ گەدە و ڕیخۆڵ ناداتن بەڵکو ئاسانکاریەکە بۆی جوولەی ئەو خۆراک هەرسکرا و ناوڕی خۆڵەوە ئاسانی بڕوات و مستە دەرەوەی لەش ڤیتامینیش بە هەمان شێوە زیاتر لە سەوزە و میوە هەیە بۆ ڕیشاڵەکانیش لە سەوزە و میوە هەنە ئەو ڤیتامین چیان ئەو مادانێکە لەش درستی ناکاتن پێویستە لە شێوەی خواردنی دەرەوە وەریگرین بۆ هەموو میوەک سەوزەک پڕ لە ڤیتامینات کەواتە ئەمە کە دەڵێن وزە ڤیتامین کانزا ڕیشاڵ ئاو پێویستە خواردنمان چی بیتن هەمە جۆر بیتن هاوسەنجێکی تێدا بیتن لە هەموو لەوانە نەک یەکشتی تایبەت بخۆین بە خواردنەکەمان گۆڕانکاری تێدا بیتن
مادام هوسا دکتر وجام داش فتاره دست بکین بربانگی سفرکا مرتب خارنکا تندروست بله چل سر سفری هبت هم خل بربانک روجیش کاندنه بله حتی مروف سر سفری راد بد درست او پرسیارە زۆر مهمە طبعا ئەوەی لەبیر نەکەن کوردستان ئێستا لەوانەیە وەزعی دارایی باش نەبی هەموو خێزانێک نەتوانی هەموو شتێک ئامادە بکاتن بەڵام باوەڕ کە چای هەرزانە چای سادەیە کە هەرزانی دەست بێ ئەو لە هەمووی باشترە نەک بچی گۆشت و شتی قرس بکڕی و شتی چاوری و شیرناتی کە ئەو هەمووی زیان بەخشە ئینجا با دەست پێ بکەین کە ئەوە بانجیدا ساعت مثلا ئەوە 6:48 ئێستا بانگەداتن یەکەم شت خورما ئەو مهمترین شتە کە مەفتاری پێ بکەینەوە ڕۆژمان پێ بشتین بەری ئاوێژی بەری ئاوێژی ئەو خورمایە تەمان خورما عالەمەکە گەر بچێ بناوی ئەوەندە جۆری هەیە ئەوەندە باشە ئەوەندە بە ئیستیفادێ تقریبا نزیکەی 600 جۆر هەیە لە عالەم و عێراقیش دە وڵاتانەیە کەمە بەشێکین لە عێراق ئێستا باشترین زۆری خورما لە عێراق خۆشبەختانە اینجا خورما ئەوەندە ئیستیفادێ هەیە هەموو وزەیە یعنی کاربۆهیدرێتی تێدایە پرۆتینی تێدایە و هەمیش ڕیشاڵی تێدایە و هەمیش کانزای تێدایە کە لەشی مرۆڤ بۆ نمونات و 15 تا 16 ساعت بە ڕۆژی لەشی لاکە پێویستی بە وزە هەیە چالاک بیتن زوو بەبێ ماندیبوونی گەدە و بەبێ ماندیبوونی پەنکریاس و جگەڕ و ڕیخۆڵە باشترین خواردن خورمایە هەرەوەی وەکیلی وهزی إليك بجزء ناخلتي يساقط عليك رطبا جنيا کەواتە دکتۆر با لێرە لە خوورماکەیە ئەگەر بوەستین و دواتر باسی خواردنەکانی تر بکەین بۆی بچینە لای پەیامنێرمان ئاری لەسەر سەفرەکە بەردەوامە بین بەڵام با بچینە لای ئاری لە ئاکرێ بزین لەوێ کەش و هەواکە چۆنە و ئەمڕۆ یەکەم ڕۆژی ڕەمەزان بوو لێ چۆن بەڕێوە چوو سڵاو لەبێ ئاری بەڵێدەم باش داڵیە سەقایدا گەم دەست پێکی بەحسا سەقا بکەین vêgavê ev nêzî du dem jmêrana li Akrê êdî seqa baran e yanî baranekê geleka xweş hat barîtin yanî rijeke geleka baraniya baş vêgavê cûkên avê li Erdê çin êdî ev rûkek û şeva duê ya Remezanê ye داڵیەکی دا گەم بەحسا ڕەمەزانە ev ساڵەیە Akrê bikەین bi rastî jî Remezan yanî li Akrê jî mîna her bajar û bajarokekê dîye herêma Kurdistanê rengê Remezaneka cida bîtin تایبەت بە ئالیە شەوێدا ینی ڕووکگەم منەکێ دیمەنان ژی نیشان بدەین ینی di salên derbasbûyî da ev cade tijî bûn li xelkê dihatin vêre li çayxaneyan kafiyan rûniş nexarê ji bo ku demên xwe bi xweşî digel hevalên xwe derbas bikin lê vêgavê kes nayê te dîtin ji ber qedexe hatin û çûnê xwe parastinê ji vayrûsê korona di aliyekî da yanî ev sala geleka baş tiştê baş ew ku gel nava qedexe hatin û çûnê da êdî ev rûke ji aliya jûra operasyona parêzgeha dûkê ve birêra dadan ku nanpêjî vekirî bin naje em li cem nanpêjiyekên ez dixwazim ku em wana gelwana pavên ji van vêre û gelek cûrê nanî diristkin xelek têt bixwe bi paşî vê betin ka ev cûrê nanî çi ne êdî çend tendurustin ji bo ku xelek bixwetin ez gel xedanê firniyê bixwe pavim kekê sîran behsa vêkê bike êdî çi cûrê nanî li vêre dirist dikin xelkî di vê Remezanê da yanî xastek wan ser çi cûrê nanî heye دەست پێکی بخێرەوە سەر چاوە ساموخۆنەمە تقریبا 6-7 نوعیت نۆنیام چێت نۆنی گژنیژەیە پەنیریە کونجۆیە یە ئۆریە یە تەمۆتەیە قیمەیە 6-7 نوعەکەن بە ڕەمەزانێ یۆ تەلەبی سەر هەی زێدە عۆلەمیش دۆخۆزایان چێتکەن و بدەین عۆلەمێ بەڵێ خودێ بۆ زۆری شڕە وەکی پۆر نییە ئەفسۆلە گەلێک و شەرە بەرێشێنە قەی عۆلەم خونە دەدا دکۆنەوە یۆ مژغیرەوە یۆ زورەوە یت پەنیر خمۆریک پەنیریە گژنیژەیە یت کونجۆنە یت ئۆرینە و تەلەبی سەر هەی زێدە بەڵێ بەرێ ژڤامەکە کاو دەنە دیارکردن دیارە کو ساڵە ینی شتێکی جیاواز نافرنیên Akrêda ku têde dîtin yanî ev ya ku ev cûrê nanî têne diristkirin vêre gelek kes amade bûyne ji bo ku vî nanî bixwe bin paşî vê pê bixwin li Akrê êdî weke xarin yani em dikarîn bêjin ku xelkê bajara Akrê gelek giringiyê bi xarina paşî vê detin ev ji her cûrekê xarinê hebîtin lê diyara ku ev sala gelek kes hene dixwazin xarinên sivik bixwin bên van cûre nanan bibin ji bo ku paşî ve xwe pê bixwin êdî sibayî pê pirojî bin بله يعني آری توش دینانی لوری بی بو پاشی و چیه که تا معلومات شمال ورگر
بارکه جوان از خو حش برنجی کردی کو گوشت ناف دابیتن و زلاتای خیاری لیاب شوه ایدی فرنه گله کشما داخواست کریا که هم نانوانای پنیری بخوین من نانه که پنیری خاری اگر در فته بیده که دیگه خم رنگ از المال نخوام من حتی آفیت بجدادونی که بیشتر دکتوری که باشه او پرسیاره لدکتوره که نه زور سپاس بود صحت آفیت بفرمایید خود روزی نویج تقبیل کرد دکتور بینو سر سفرکی که بحث من کرد لخورماکه ابوین دو او چه خواردنی کی تر هبت که لهمان کاتیشا همو خزانه کان لکردستان بتوانن سفرکی وان هبت دوای خورماکە ئەگەر خورماکەش دایمە سونەتە بە تاک بیتن سێبی حەف بیتن بەس خەیر و لەموری ئەوسەڵ و هەمام ناوەندی بی اینجا دوایوی بەرداغێک یان دوو بەرداخ ئاو بخۆیەوە دوایەوە بچین نوێژی مەغریب بکەی اینجا دوایەوەی خوا چ قسمەتی کردی ئەو ڕۆژە نانی ئێوارەکە بخۆ یعنی یەکسەر خواردنی نەخوت پشتی ڕۆژیش کۆن نانا بۆچی باسم کرد خورمایەکە دوو بەرداخ ئاو نوێشکردنەکە اینجا بەیەسەر سفرە نانەکەت بخۆی و نانی خواردنەکەشت ئەگەر بە مام ناوەنجی بی وە خۆ تێر نەکەی زۆر زۆر باشتر لەوەی کە نەک گەدە پڕ بیتن و تووشی ئازاری گەدە بیتن چکە ئەو خورمایەکە وەرگرت وزەیەکی زۆر زۆر باش دەداتێ دەتوانی لەش پێی زندی ببتەوە وزەیەکی باش بگاتە مێشک دڵ گورچی لە ماسلکان ئەگەر نانیش نەخۆی لاوانەیە بۆ چەند ساعتێک هەتا دەڵێن چەند خورمایەک ڕەنگە 24 ساعت وزەی کافیت بداتێ بتوانی پێی بژی اینجا خواردنەکان بۆ نمونە هەرچە خواردن لە کوردستان بۆ نمونەوەکومە و برادرەوتی برنجی کوردی و گۆشت بێجا مشکلەوەی گوت ئەزێ پاشی وێخم دکتۆر مشکلە ئەوەیە اینجا هەمووی خۆماری بی گۆشتی خۆمانە بی و برنجی کوردی بی خۆشترین خواردنە آخر لە پاشێویش بێ کێشە قەیناکە کێشە نییە کێشە نییە بەڵام زۆر نەخواتنەوەیە گرنگ زۆر نەبی زێدەڕەوی نەکات دوای وێ مەثەلەن هەر وەکو باسمان کرد وجودی سەوزە و میوە زۆر زەڕوریە هەبێتە لەسەر سفرە چکە پێویستمان بە ڕیچال و بە ڤیتامین هەیە بۆ ئەوەی هاوسەنجەکە تەواو بیتن لە ژەمە خۆراکێکە اینجا ئەو سەوز و میوەیەش هەر خواردنە خوا دروستی کرد بیتن بە شێوەی سەوز و میوە هەریەکە و ڤیتامینێک هەریەکە و دەرمانەکە بۆ لەش بە هەموو ڕۆژێ وەکو یەک نەبیتن با گۆڕانکاری تێدا بکرێتتر بۆ ئەوەی بتوانین زیاترین سەرچاوی خۆراک ڤیتامینەکان و کانزەکان لێوەگرین لەش ئیسیفادەی لێ بکات باشە دکتۆر گۆڕانکاری لە کاتی خواردنەکانە ئەو کۆزین ماوەی 11 مانگە ئێمە بەردەوام بەڕێکی نانەخۆین بەڵام ئێستا وای لاتوە باشە کاڵستین و نانەخۆین ئەمە چ زیانێکی زیانی هەیە یاخود سوودی هەیە چۆنە ئەو گۆڕانکاریە طبعا ینی بەڕۆژبوون حکمەتی بەڕۆژبوون بەس خدای تعالە دەزانی و حتمما لە بۆ خزمەتی بەشەریش دانرایە یعنی ئێستا لە علمی نوێ بۆ نمون لە یابان لە ئەمریکا لە ئەلمانیا چەند تۆژینەوە دەکرێتن هەمووی باسی دەن فاستینگ بە ڕۆژبوون اینجا دراساتێ ڕۆژێک ناڕۆژێک بە ڕۆژی بە هەفتەی دوو ڕۆژ بە ڕۆژی بە ناو بەناو بە ڕۆژی بە ڕۆژبوون لە ناحی علمیەکەیەوە یەکجارێک جار استفادە هەیە یعنی طبعا ئەوەی کە علم دەیزانی ڕەنگە یەک لە سەتی بیتن ئەمە نازانین تەفاسیلی ئەو حکمەتانی لە ڕۆژبووندا بەڵام هەر ڕۆژەی تۆژینەوەک دەردەچی استفادەی پیشانمەنداتن بۆ نمونە کە مەناعی جسم بە قووەت دەبیتن یەک لەوانەکە استفادە هەیە لە بۆ کۆڕۆنا بەڵام بە شەرتێک ینی ئەوەی گرنگە ئەتونەک بە ڕۆژی بوو هەر 24 ساعت هەر بنووی وەرزش و جوولەشی لەگەر دابیتن بۆی سووری خوێن چالاک بیتن خوێن و ئۆکسجین بگات هەموو ئەندامەکانی لەش ئەو کاتە مەناعش پێ بە قووەت دەبیتن خانەی هەیە خانەی بەرگری لەش دروست دەبیتن ناو موخی ئێسکەوە دەگرێتە ناو خوێنەوە دەگەڕێ بە دوای ڤایرۆس و بە دوای بەکتریا و بە دوای خانەی سەرەتانی ناوێن دەباتن کە کەسێک بە ڕۆژوو بی و چاڵاچی بیتن جا دکتۆراش مشکلەکێ پرزگرێکێکی بەحەسکم بۆ نمونە زێدەتری مرۆڤێ ڕۆژێگر وەختێ فتارە خوار ببینی پشتی هەنگێ جسمی گران بێت یعنی حتا چێت بێت گەلێک شمانە نەشێنزی وەختێ خوددا تەڕەوی حابکەن ئەو بوو چ ڤەتگەڕێت بەێ هۆکاری وەی لێکدانەوەکەی دووشتە یەکەمیان خواردنەکی کتوپڕ و زۆر بخۆی بێتاقەت دەکات لەبەر چە چونکە کاوەندامی هەرس گەدا ڕیخۆڵە جگەر پەنکریاس کە دەست بە کار دەکە ئیشی خۆی بکاتن بۆ نمۆکو کارگەیەکە سویچی کوژایتەوە و 16 ساعت ئیش ناکە بێدەنگە کت و پڕ خواردن دەبیتن ئەو خواردنە پێویستە هەزم بکرێتن هەزمیش جوولەی ماسوولکەی پێویستەگەی گەدا ڕیخۆڵە بۆ خوێن پێویستە بۆ جگەر بۆ گورچیلە بۆ ئەوانە زیاتر بڕاتن 5 قات
خوێن زیاتر دەڕوا بۆ کۆندامی هەرس لە کاتی کە خواردن نەبیتن ئەو خوێنە زیاتر بۆ لە بەشەکانی تر لەش دەڕوە کەواتە وەکو بڵێ خوێن کەمتر بۆ مێشک دەچی خو زیاتر بۆ ڕیخۆڵەوە بۆ گەدە و بۆ کۆندامی هەرس دەچیتن لە ئەنجام دەکەسەکە بێتاقەت و سست دەبیت ئەو یەک دووەم لێکدانەوەی و ئەو بێتاقەتە ئەو خواردنەی کە خواردیەتی هێشتا لە ناوگەدەیە هەڵ نەمژرایە بستە ناوخانەکانی لەش ماسوولکە چاو دڵ مێشک بۆی وەکو وزەیەک بەکاری بینیت لە عینی کاتیشدا کە خواردن چۆ ناوگەدا بە تایبەتی ئەو شیرنێ خورمایان هەر شتە کە کار بۆ درێت بیتن چ دەکاتن وا لە پەنکریاز دەکە ئەنسۆلین ئیفراز بکاتن ئەو ئەنسۆلینە بە شێوەیەکی کورت و پڕ و زیاد ئیفراز بیتن بە تایبەتی لەوانەیە کە خێرا خواردن دەخۆن و بە شێوەیەکی زۆر و کورت و پڕ خورماش ناخۆن ئەنسۆلین زۆر بوو هێشتا شەکرەکەش نەچوتە هەڵ نەمژرایە نەچوتە ناو خوێن هەست دەکە بێتاقەت بووە ڕێژی شەکر لە خوێنی دابەزیە لەبەر ئەوە گوتمان ئەگەر سێ دنکە خورمایان حەف دنکە خورمات خوارد دوو بەرداغ ئاوت خوارد نوێژت کرد ئەو خورمایە سریع الامتصاصە خێرا زۆنت چ داخل بێ بەێ دەچیتن بە ڤیتامین و بە کانزا مێشک پێی سرحەت دەکاتن دوایەوە بێ کە نوێژت کرد و نەختێک جوولت کرد بێ سەرسفرەکە ئەو کاتە و بێتاقەتی بۆ شێوێ نامێت چ مەسەلای گەلک جۆرە دێ ڕۆژی گر بێژێت وڵی مت چ ناخوار دلێ من ناچوو خواردنە پشتێک و ئەو چەند سعات یعنی ڕۆژی بی برس و تهێن دەرباز کرین لێ دەما بیە وەختێ بەربانگێ دەبێژێت وڵام چ ناخوار دلێ من ناچوێ بەێ بێگومان کە کۆندامی هەرس لە ماوەی 15 ساعت تا 6 ساعت وەستایە ڕەنگە بدایەت ئەو برسێتێک و برسێتیش وەکو برێن فەیزی هەیە یعنی قۆناغی هەیە بۆ نمونە وەختی نیێوەڕۆدا هێشتا تو لە دایرەی نەچیەوە مارێ فکرت لای خواردنە ئەو فێزە کە پێدەرێن سیفالێک ئەو بچمەوە خواردنی چمانێ لێرە تحفیز دەکە ئامادەی دەکاتن گەدا پەنکریاس بۆ ئەوەی ئامادەبی پێشوازی لە خواردن بکاتن دوای دیتنی خواردن کە خواردنەکە دەبینی اینجا زیاتر تحفیز دەبیتن یان دوایەوە کە خواردنەکە لە دەمتە دەیجووی ئەمەش تحفیزە شکەیە لە بۆ کۆندامی هەرس اینجا ئەوانە ئەگەر نەبیتن لەوانەیە ئەو ئامادە باشیە نییە هێشتانەکە زۆر جار کەسانی وای دکتۆر من وەختی بەربانگ لەبەرەوەی زۆر ئاو دەخۆمەوە زۆر شەربەت دەخۆم ئیتر گەدەم پڕ دەبیتن حەقیتی گەدەش قەبارەیەکی دیاریکراوی هەیە ماگزیمەم لیترە کونیەوە ئەگەر پڕ ئاو بوو پڕشلەمەنی بوو کەسێک هەست بە تێربوون دەکات نەختێ دەجوولێ ڕەنگە هەتا نوێژی عیشاش دەکاتن هێشتا برسینە بۆ کە ئاوەکە دەڕوا خوێن و ئەو هەڵمشڕی هەڵمژراوە و لەگەر شەربەت و شیرنەکە دەستە مێشک اینجا و کاتە هەست بە برسی بوونەکەی دەکات بەڵێ دکتۆر کەواتە باستیەوەت کرد کە مێشک ئازیا بە مەعیدە ئەو کۆنتاکتەی لە بینی مێشک و مەعیدەیە هەیە کە بۆی کە ئازی باتێت تێر بۆ یاخود حەزی بە خواردنی زیاترە کەواتە شێوازی خواردنی کەسەکان چۆن بێ بۆ نمونە زۆر جار بە خێرایی ئەیخۆن فریایەوە ناکەوێت ئازی باتێ و زۆرترە خوا ئەو کەسە شێوازی خواردن چۆن بێ خێرا بیخوات هێواشتر بیخوات بۆی کە مەعیدەیەکی هەم تەندروست و تێریشی خواردبێ و کەمی نەخوارد بێ ڕاستی ئەو پرسیارە زۆر گرنگەمان لە کوردستان بە شێوەیەکی گشتی ینی ڕۆشنبیری خواردنمان لەنگە بەو نە شێوەی نەوی بۆ قسێکی معروفە دێن لە لای خۆمان خواردن بە 5 ساعت حاضر دەکەین بە 5 دقیقە تەواوی دەکەین دەیخۆین بەڵام لە دەرەوە بە 5 دقیقە حاضری دەکا و بە ناوێن بە ساعتێک دەیخواتن مەبەستم چییە یعنی دەبی خواردن کە ئەوە کۆندامی هەرس لە چێوە دەست پێ دەکات لە دەم کە ددانە زمانە لیکە ئەوانە لەوێنە ئەوانە پێویستە وازی بخوایان جێبەجێ بکەن خوا بۆ دانی دایتەمە خواردن بجوین هەر پارۆگنان بەلای کەمی 20 تا 30 جار دەبی بیجوین یەک لە زانەکان دەی بیجوە هەتا وەکو هەویری لێ دەکە اینجا قوتیدە چونکە لە ناو گەدە ددان نییە بۆ ئەوی خواردنەکان بشێریتن بیکاتە هەویر دو ئەو لیکەی لە ناو دەم هەیە لە غودەی لوعابی بەعڕی پێدرێن ئەوانە پڕە لە ئەنزیمات بە تایبەتی ئەمیلێز ئەو نانەیان برنجە یان ساوارە یان هەر کاربوهیدراتێک بیتن یان شیرناتێک بی نیوەی لەوێ هەزم دەبیتن ئەگەر جوان بیجوین لەگەر لیچی دەم تێکەڵ بوو بۆ هەویرێک تامی لێ دەکەی چێژی لێ دەکەی اینجا چوە خوارەوە گەدا بۆی ئاسانتر دەبی پەنکریاس بۆی ئاسانتر دەبی نیوەی لێرە بەهۆی ئەمیلێزی ناو لیچی دەمەوە هەزم بکرا مەبەستم چیانی پێویستە دەم ددان زمان
لیک ئەوانە کاری خۆیان جێبەجێ بکەن اینجا قوتی بدەین بۆ نەک ئێمە وەکو شەفەر تێکێن و دوعایری دوو جار بیمژین و ئاوایکێن ئەوە ئەو کاتە هیچ بە وەکو میکانیکی بەس هەزمەکە نەبوو لێرە جولەیەکی میکانیکی بوو خواردنی ئاودی و کرد بەڵام لێرە هەزمەکەی دروست نەکرد لەبەرەوە پێویستە خواردن جوان بجوین و لەسەر خۆ بیخۆین و بۆ نمونە ئەگە ئەوانەی خێرا خواردن دەخۆن بە پەلەپەل پێشەوە بجوون لەناو پاروی خواردن فقاعاتی هەوا هەیە یعنی بۆشایی بڵقی هەوا هەیە لەگە هەر پاروەک هەندێک هەوا دەستە ژۆرێ کە باش نەجووت نەکردەوەکو هەویرێک نابدەمتە اینجا دەبینی پاش چەند پاروەک نانەک گەدەی ئاوساوە پڕ هەوا بووە بڕخازات بووە لەبەرەوەی بە پەلەپەل خواردیتی خواردنەکەی باش نەجوێ و ئەو خواردنەی کە بە بەهێواشی دەخورێتن هێواش ئیمتصاص دەبی و دەڕوام نەخۆ کەسەکە هەست بە تێربوون زووتر دەکاتن کەواتە زیاتر وزە کانزە ڤیتامین دەگاتە خانەکانی لەش پێی سرحەت دەکاتن بەڵام کەسێک کە بە پەلەپەل خێرا دەیخوا هەم ئیمتصاص نەبوو هەڵ نەمژرایە خواردنەکە چکە بە نەجوورایە بە شێوەیەکی باش دکتۆر کاریگەری هەیە لەسەر دروست بوونی چاوری زیایی وەرێک یاخود بە کوردەکەی بڵێن ورگی قەڵاو بوون ورگی ئەوانەی کە زۆر دەخۆن و بە خێرایی دەبینی ڕەمەزان خلاص بە چەند چیلۆیە کێشی لەشی زیادی زیادی کردی ئەمە دەمانەوێت ئەو وەرزە کە فەسلە و تەقوسی ڕەمەزان ئەو مانگە بەشەر گۆڕانکاریەک لە ژیانی خۆی بکاتن وێزگەیەک بوو گۆڕان ینی ئەو وێزگەی بتە بەرنامەک لۆ دوای ڕەمەزانیش بەرکاری بیت نەک ئەوەیە کە ڕەمەزان خلاص بۆڵە کێشی لەشی زیاد بیتن ئەمە دەمانێت چونکە ئەو قسەی کە باست کرد بەڕاستی زۆر گرنگە زیادبوونی کێشی لەش ناوکە نواتەکە سەرچاوەکە بۆ هەموو نەخۆشیەکانیتکە ئەگەر ئەتو کێشی لەشت زیاد نەبوو چاوریت زیاد نابی چاوری زیاد نەبوو بۆ ڕێکانی دڵ ناگیرێ جەڵتەی دڵمان توش نابی جەڵتەی مێشکمان توش نابی بەرگری بەرامبەر ئەنسۆلین دروست نابی و شەکرەمان توش نابیتن یعنی کەواتە هەموو ئەگەر فکر بکەینەوە حتى دوای ڕەمەزانیش ئەمە بخۆین بەڵام قەت نێرین وەزنمان زیاد بی هەموو کێشەکە لە زیادبوونی کێشی لەش دروست دەبیتن ئەوەی کە لەو عەسرە خەڵک پێی دەناڵیت حتى بگرە پەیوەندی بە شێرپەنجەوەش هەیە ئەوانەی کە زۆر دەخۆن زیاتر شێرپەنجەکانت توش دەبیت دکتۆر بە تەمەن بۆ نمونە تەمەن ئێستا دراساتیان کردێ لەسەر مەیمون لەسەر زۆرە ئاژەریت کە خواردنیان زۆردا یەکتیشە کەمدایە پاش ساڵێک وێنەکانیان تەنیشت تێکدانایە ئەو ئاژەڵەی کە خواردنی کەم خواردە بە گەنجی مایتەوە ئەویت کە پیر و ناشیرن و چرچ و ئەوە دیارە ئەوە زانیاریکی زۆر باشە دکتۆر کەم خواردن ئەو سوودەشی هەیە گەنجترەمێنینەوە دکتۆر ئەس بجامەوە بەستە بکەم ماشڵە ئەس بینم جەستەک لە شەکی ڕێک و پێکتەیە هەی ڕەمەزانێدا و بەری ڕەمەزانی پشتی ڕەمەزانی بەرنامەتەیە چۆوە یعنی بەرنامەیەکی دیوارکریتە هەیە ماشڵە تۆ ساڕێک و پێک مای خودێ ئەنی ئەوە هەندێک جار وەختی مەلات بێژن دەێ بە قسەم بکە بە عملم مەکە هەندێک جار ئەژیت خواردنی دەخۆم بەس ئەگەر خواردنەکەم خوارد کالۆریەکە زیاد بوو لە جەمی دواترێ کەمەوە مهم لێرە چیە کالۆری ینی بە حسابە یعنی چەند دەخۆی چەند سرف دەکەی دەبی ئەو هاوسەنجیەکە بیتن وەرزشیشتی بێگومان وەرزش زۆر پێویستە یعنی دەبی هەموو ژیانت جوولە بیتن چونکە ئەگەر نەجوولەی ماسوولکە دەتاوێتەوە زعیف دەبیتن لە پاشی 56 هەرچەند 10 ساڵێک بەشێکی زۆر لە ماسوولکە ضمور دەکا ئێسک زعیف دەبیتن بۆی بتوانانی ئەو هەیکرد طبعا علم ناتوانانی عمر درێژ بکاتن ئەو هەموو زانایەکان دەڵێن ئێمە ناتوانین تەمەنی مرۆڤ درێژ بکەین بەڵام دەتوانین کوالیتی ژیانت باش بکەین یعنی بۆ نمونە کەسێک جگەرە خۆرە مەشروب خۆرە و قەڵەوە و وەرزشی نییە چەند بە زەحمەت دەژیتن بە کۆخ بە نەفەستەنجی بە دکتۆر و بە فەحس و بە ینی هەموو ژیانی خۆی بێزار دەبیتن و کە سوکارەکەشی لێ ڕەنگە عەزاب دەخۆن بەڵام ئەگە کوالیتی ژیانەکەت باش کرد بە کەم خواردن بە وەرزشکردن ئەوە گرنجەکە لەوەدایە اینجا خواردن ئەتو بخۆ بەڵام ئەو هاوسەنجی ڕاگرێت تا ئەو وزەی وەرگرت کالۆریەکان دەبی عینیشت سەرفی کەوە بۆ منە تۆ مەثەلەن پێویست بە 2000 کیلۆ کالۆری هەیە ئەو بەشە مەثەلەن هەندێک لە پرۆتین هەندێک لە برنجە کاربۆدرێتە هەندێک لە چاوریە چاوریەکان 1 غرامی 9 کیلۆ کالۆریماندە زۆرمان داتێ
بۆی قاڵن چاوریەکان دەبی دوورکەوینەوە دەی ئاین چ بخۆین چاوری دوورکەینەوە کاربۆدرێ دەیانی وەکو برنجە ساوارە نانە مۆزە پەتاتێ ئەوانە سەرچاوی گرنگی ئەوە کاربۆدرێتن ئەویان 5 کیلۆ کالۆری دەداتێ پرۆتینەکە 4 کیلۆکە پرۆتین 5 کیلۆکەر ینی گۆشت قەڵەو ناکاتن ئاین بە پێچانەوە خەڵگوا دەزانی گۆشت قەڵەو دەکەنە چاوری ئەگەر چاوری لەگەڵ دابی چاوریەکە قەڵەو دەکات و هەروەها کاربۆدرێت ئەگەر زۆر بخۆی قەڵەو دەکات بەڵام گۆشت لەونە خواردانەیە خەزمکردنەکەی کالۆری پێویستە بۆی بسووتێنرێتن کەواتەکە ئێستا بۆ نمونە ئەو پێدەڵێن کیتۆجینێک دایەت کیتۆ دایت ینی خەڵکەکە زیاتر گۆشت دەخوا بەبێ نان بەبێ برنج پێ زعیف دەبیت لەبەر ئەوەی ئەو کار ئەو پرۆتینێکە وەری دەگری خۆی لە خۆیدا پێویستی بەو زەیە هەتا سەرف ببیتن و بسووتێنرێت باش دکتۆر ئەvە gelek me behsê fitarê kir berbank ya dijî meyaheyê paşîv divê beynê da tiştek bête xwarin yan jî ew herdûke besin bo rojîgirî ئەگەر گوتمان کەم بخۆی دەتوانی لەو مەسافەیە میوە ئاو سەوزە بەکاربیینی ئەوە زۆر گرنگە ئەوانە باس بکەین کە کەسێک ڕەنگە نانی خواردی و ئێستا جێ ئەوانەی نمایە گەدەی پڕ بووە بەڵام لە پاش ئەوە پاش نوێژی تەراوێ هەتا فەتری بەر پاشێ و دەتوانی ئەوانە بەکاربیین دکتۆر زۆر کەس هەیە لەو بینەیە خواردنەوە گازیەکانەخوا بۆی کە مەعیدەی قورس بووڵێ ئەوە بەڕاستی ئەو کارە ساتە ینی ئێمە وەکو علم وەکو پزیشک دائیمەن دژی شتی دەستکردین دژی خواردنەوەش لە منێ گازیەکانین بە هیچ شێوەیەکە علم لەگەڵ ئەوەدا نییە بەڕاستی چونکە ئەوە بۆ نمونە ئەگەر یەک قوتوی لە منێ غازیەکان وەگری لەوانەیە هەشت کەوچک شەکری تێدابیت ئەمە ئەو شەکرە چری دەکاتن وزەیەکە کۆ دەبتەوە دەبتە ورک دەبتە هۆی ئەوەی زیاتر تەحفیزی پەنکریاس بکاتن پەنکریاس ماندوو بیت کە پەنکریاس ماندوو بووی تر ئەنسۆلین نامێنێ تووشی شەکرە بیتن قەڵەویش کە بوو تووشی جیرانی خوێنبەرەکانی دڵ دەبێت دکتۆر من مشکلەکە مازن ناکردی بارکە منێکەوە زەبەخش ژیاوە خۆری یعنی ئەزێ سبای تووشی مشکلەوە خودێ قەت باوەڕی بە هەندێ مەکە ئەو من خەلاتی کرد چوو ئەوێت تشتێت تجاری گەلێک تشتێت دمەیسن ئەوە وزە بەخشە ئەوە نزانم چی ئەوە هەمی بزنسە لە علم تشتێ وسانیە دکتۆر کورتی سفرەکە نمونەی یا پاشیوێ چونکەنوکە خەلک مژیلی پاشیف حاضرکردنیە ئەو وزە خوفمە بگرێت حتا فتارە سباهی کورتی بە کورتی ئەو خواردنانێک کە هەتا لە ماڵ قسمەت کردی ئەوە تەواو بەڵام کەم بیتن زۆر نەبیتن و چەندی بکرێت تەخیر بکرێتن نەک بۆ نمونە کەسێک دەڵێ من سەعات 12 پاشی وێ دەخۆم سحورێ لێ دەنوم هەتا ئەسبەیان وەختی مە لە هەر دەستم نوێژەکەی دەکەم و تاو ئەوە نەشەرعەن نە طوبەن پێویست نییە ئەوها بیتن چونکە چەند تەخیر بکەی معنە تو بە ڕۆژ وزەیەک هێرە ناو گەدە و ڕیخۆڵەکان دەتوانی پێی بژی چاڵاک بی ڕاضە بکەی بچی سەرکارەکانت خوێندنەوە بخوێنەوە بەڵام ئەگەر بۆ نمونە سەعات 12 شەو بخۆی تا نیوەڕۆن ڕێگە بەرەگری دوایەوە دەبێ پەڕۆکە کودەکەوی و هیچ پێ ناکرێت پێویستە سحورت تاخیر بکەیت باشترە مرۆڤ بنفت پشتینگی ڕابط پاشی زۆر سپاس دکتۆر عومەر سوورچی پسپۆڕی نەخۆشی هەناویەکان کە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ ئەو زانیاریە زۆرەی کە بە ئێمە و بەبینەرانیشە بەخشی زۆر ممنونێتینە دکتۆر دوبارە ڕەمەزانەوە پیرۆز و داخەزە لێ بووینێت کە مل دەستپێکی بەحسی ڤایرۆسە کۆڕۆناکە تنێت توت کەرەنتینێ داوی پاراستی بەندیری هەر نەخۆشیەکە ممنونێتینە دانیشتوانی شاری کەرکووک لەگەڵ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز هەڵمەتێکی خوێنبەخشینیان بۆ توشبوانی تالاسیما ئەنجامدا لایکەکە مازم بووانە بێگومان ئەوە نازم بەهرەیەکە لە یەکەم ڕۆژە تۆ خوێن ببەخشی لە خواردن و شتێکەوە لە خۆتەوە دەست پێ بکەیت کە خوێنبەخشانەڵێن ئاین لە پاڵ ئەرکەکانیدا کاری مرۆییە تایبەت لە مانگەدا ینی جگە لەوەی کە مانگی ڕەمەزان کۆمەڵی ئەرکی ئاینی جێبەجێیەکەین لەگەڵیشە ئەو کارە مرۆیە گەورەیە کراوە لە شاری کەرکووک بابەیەکەوە بیبینین هەر لایەنێکیبە هەندیش وەتێت هاریکاری هەفتوو بکرد دا ژیان جانتر بێت و ڕەمەزانەمە خێر و بەرەکەتر بێت و بەرەف کەرکووکی
ئمڕۆ ئێمە نەگەین پێیان چیەگە ئەوە نەخۆشی تالاسیمایەکە ئێستا ئێمە لە خوا بەزاد و لەشمان ساغە کێ نالێ دووبانی خۆمان وامان لێ نایە وەکو دانیشتوانی کەرکووک هەڵستان بە هەڵمەتی خوێنبەخشین بۆ تووشبوانی نەخۆشیەکانی ژێرپەنجە و تالاسیما هەڵستان کارێکی مرۆڤایەتی هەستەکەی کارێکی مرۆڤایەتیمان ئەنجام داوە دڵۆپەخێنێک لە ئێمە و هەست دەکەین گیانەوەی بۆ کەسێکی تر ئەیبەخشین لە پێناو مرۆڤایەتی طبعا ئێمە وەک ناوەندی چەتر بۆ گەشە پێدان و پێشکەوتن ئەمڕۆ هەستاوین بە هەڵمەتی بەخشینی خوێن بۆ توشبوانی شێرپەنجە و تالاسیما چونکە بەڕاستی ئەو نەخۆشانە پێویستێکی زۆریان بە خوێنە و لە ئێستاشدا بە بۆنی ئەم ڤایرۆسەی کە بڵاو بۆتەوە لە ناو ئەم وڵاتەیە خەڵکێکی زۆر خوێنە کەم عەفوەن خەڵکێکی کەم خوێنە بەخشێ با بچینە مسلمانانی شارەکانی گیان بزین ئەوان چۆنە کە مسلمانانی بۆستنە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا جیاواز لە ساڵانی پێشوو لە دۆخێکی نائاساییدا پێشوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆزەکەن. مسلمانانی بۆستناڵێن پێمان ناخۆشە کە ناتوانین بەشداری تەراویح بکەین بەڵام لەبەرەوەی کە بابەتەکە پەیوەندی بە تەندروستی خۆمان و ماڵ و مناڵ و کۆمەلگەوە هەیە دوجار زۆر پابندی ڕەنمایە تەندروستیەکانە بین و لە ماڵەوە ئەرکە ئاینیەکانمان جێبەجێەکەین. یعنی کۆڕۆنای وەکرە هەمی وڵاتی جوان تایبەتیژێت مسلمان ئەفساڵا ڕەمەزانەکەوەکی هەف دەرباز بکەن هەمی تشت ماڵ بە بینەکردن حتا پەرستن و پەرستنە خودی پێکڤەمان مجاوەکی هەژای بەحەسکری ڕۆژهڵاتە ناڤەڕاز گشتی دێ بەرەف بوسنایە بە بچین کا مسلمانێت بوسنایە ڕەمەزانە ئەفساڵە چوات ماڵێت خوددا پەرستنێت. ساڵانی پێشوو لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان مارکێتەکانی بۆسنیا جمەیان دەهات بەڵام ئەم ساڵ خەڵکی زۆر بە وریاییەوە بازار دەکات. وەک ساڵان ناتەوقەکردن و نانزیکبوونەوەی زۆر لە خەڵکی بەدی دەکرێت. لە بۆسنیاش مزگەوتەکان داخراون و نوێژ و تەراویح لە مزگەوتەکان بەڕێوە ناچن. بەداخەوە کامساڵ ڕەمەزانمان بەم شێوەیە هەمومان دەزانین کۆبوونەوەی خەڵکی قەدەغێ و مزگەوتەکانیش داخراون نوێژی جمعە و تەراویحیش لە مزگەوت ناکەین ئەمەش لە بەرژەوەندی خۆمان و ماڵ و منداڵ و ئازیزانمانە ئێمەش بە هەمان شێوەی مسلمانانی جیهان لە ماڵەوە خواپەرستی خۆمان دەکەین و نابینە هۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. ئاژینا ڕیبیک تەمان 24 ساڵ مەیکەپ ئارتیستە. دوای ئەوەی پێداویستیەکانی خۆیان لە بازار کڕی ئێستا دەست بە کارەکەی دەکاتەوە. ساڵانی پێشوو لە دووسێ ڕۆژی پێش هاتنی مانگی ڕەمەزان سنتەرەکەی زۆر قەڵەباڵغ دەبوو بەڵام ئێستا لە ڕێگەی ئۆنلاینەوە کار دەکات. بەهۆی ئەم دۆخەوە ئەم ساڵ نەمتوانی وەک ساڵان خانمان بۆ ئەم مانگە پیرۆزە بڕازێنمەوە بۆیە بڕیارمدا بە ئۆنلاین لەگەڵیان بم هیچ شتێک نابێتە ڕێگر لە بەردەم جوانیماندا و دەبێ هەموو کات گرنگی بە خۆمان بدەین ئەمەش بۆ خۆمان و بۆ کەسانەی شەو و ڕۆژ لەگەڵمان دەژین مانگی ڕەمەزان مانگێکی تایبەتە خوا دڵ و دەروونمان پڕ دەکات لە جوانی. ئاژینا هەموو ساڵێک بە جوانترین شێوە پێشوازی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان دەکات. جیاوازی ئەم ساڵ لەگەڵ ساڵانی پێشوو ئەوەیە تەنها هاوسەر و دوو مناڵەکەی لەگەڵە. نەیتوانیوە وەک ساڵان خزم و کەسەکانی لە دەوری سفرەیەک کۆبکاتەوە. نەریمان هەورامی کوردستان 24. بێگومان ژمان لەگەڵ جێبەجێکردنی ڕەنمایە تەندروستیەکانە توانین لە ماڵەوە هەموو ئەو ئەرکانە بکەین کە لە دەرەوە ئەکرا ئەو هەر لە ڕووی جوانکاریەوە لە ڕووی عیبادەتەوە توانین لە ماڵی شەوە بامان شەوە بیکەین. ئەسخوالەکە هەف بەش یا بوستنێت گەل کوردستانی دەست بکەم جهێ یعنی ئەوی دیبی سەرنجڕۆکێش بی ناوێ خاتینی ئاژینابی وەکی ناوەت مێت کوردابی تو بێژی
تشتكي ديجي هف باش بوسنا كردستاني هي سروش تيواني جوان يبي ولاتي وكي هرم كردستان جي براستي مسروش تكي قال لك جون هي ليش بر كورونا افصل بهار ما مال دا در باس كريه ان شاء الله هدي افاش ناف بچتو بهار دي صد اسبب كد بهار رجيانه ان شاء الله وجا دا برف وجاره برف فلسطيني واسرائيل وبچين كو درجه تايبتيج يعني جهن پیروزت همی آینات دانه وجاره پلیست اسرائیل اماجه پویا کت کن کو جبهه کرنا رکارن برانگوربونا ویروس کرونا کووید 19 تایبتی جیل بازار کون یه اورشلیم بردوام بن و تیوار رمضان پیروز دا رکارن تونتی روبروبونا خو پاراستن ویروس کرونا جی ده تونتر بن هم دا مسلمان و کریستیان و یه جهیجی نافی ولاتیت پاراستی بن برف اورشلیمی وبچ هاتنا رمضان ای سال نمینا سالن بوریه قدغەیەکە گشتی لە گەلێک وڵاتان دناودەژی ئیسرائیل لە ژبەر بەردەوامیە مەترسیە کۆرۆنایە هەیە هەلکەفت و شاهی و کۆمبوون هاتنە قەدەغەکردن دەریە مزگەفتانژی ناین بەکردن پۆلیسن ئیسرائیل ڕێکارن ئاسایشێ لە باژارۆکێ کەڤن لە ئۆرشەلیمێ جیبجی دکەن بە هاتنە ڕەمەزانێ وان ڕێکارن خۆ تونترکردنە دخوازن تو گوهرتنك چینه با داتفگرا خلک زیده نبا و خلک پابند بن برین مایان. پۆلیسی نیشتیمانین ئیسرائیلێ ڕێکارن ئاسایشێ دمەها ڕەمەزاندا جێبەجێ دکن. پۆلیس وێرێ لەبەر تەفگەرە خەلکێ بگرن. ئەم تەبایە ڕێکاران دەگرنە بەرج بۆ ڕێگرتن بەر بڵاوبوونا ڤایرۆسی کۆرۆنایە لەڤر لە ئیسرائیلێ و لە کۆمەلگەهێن عەرەبن ئیسرائیلێ. لگور دکاندارکی وی تجاری تاخو بازارن خب وی آواینها والانه دیتیه دمها رمضان دجیه و فیر ببون کتفگرا خلکی لبازاران زیده ببه. اف یکمین جاره از روش وساد بینم. دیروکا من ده لسر من را درباس نبویا کو هر در گرتی بن. لج بو تندرستی ما گرتنا بازاران باشه. باشتر اکو تب ویروس بکوی. لإسرائيل بهترج 14500 کس توشی ویروس کرونایی بونا. جوانا بهترج 109 کسان جان خوش دستانه. جه هفت نیسان وجی قدغه گشتی لسرانسری اسرائیل هاتفی راکاندن. ببریار کیج سرک وزیر اسرائیل جی باجار اسرائیل جه هف هات نجودا کرن. بەڵێ ژوان بەپێی راپۆرتێکی جیهانی کە کرابوو لەسەر ئەو وڵاتانەی کە لە ڕیزبەندی یەکەمان بۆ خۆپاراستن لە کۆرۆنا و بۆ ڕێکارەکان ئیسرائیل لە یەکەمی ڕیزبەندیەکەیە بوو کە باشترین شوێن بوو بۆی کە هەم خۆپاراستن هەم بۆ ئەو کەسانەی کە کەمتر تووشە بن سپاس بۆ خودی هەم بڕیارên حکوومەتی هەم ژی جێبجێکردنە ڕێنمان ئەژالی وڵاتیان و کوردستان ژی لە وڵاتێن پێشیە تێت تایبەتیژی ji بۆی خۆپاراستن ji ڤایرۆسا کۆرۆنا دەرەنجامەکان ئەوە سەلمێنێت سپاس بۆ خودی پیڤیەیەکە بەردەوام بە تو هێدی ڤایرۆس تەمامی بار کەس ژێ جیهانێت گشتی بۆ هیوای ئینشەڵڵا هێدی ئەز بارم بەرنامەیە پاشیڤە ئەشەڤە پاشیڤە دوێژ کوردستان دوچارێ رەفداییڤە چت هینژی نوکەم ژیلی حاضرکردنا سفرەیە پاشیڤێنە پاشیڤەوە هەر تشتێک بت نعمەتە خودەیە صحەت و ئافیەت بتوە ڕۆژی نوێژت بە قەبیل بن بیر نەکەن سبەی دیسا دێڤەگەڕین ودێت خزمەتەوە دەبین هین گەلمە دەبێت چونکی ئەو بەرنامەش بووی خزمەتەوەیە بۆ هیواین هەمیشە سفرەتان ڕازاوە و پڕخێر و بەرەکەت بێ تا سبەیشە و هەر شاد بن هەر شۆ